بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوی گرمی ئێمەتان پێشکەش بێت. ئێمڕۆ جمعە 23 گوڵانی 1401 هەتاوی بەرەمبەرە لەگەڵ 13 مەی 2022 زاینی وێڕای هاوڕێیانی هاوکارم لە بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ئەوەی ئەمڕۆ دەمان هەوێت باسی لەسەر بکەین و تەوەری بەرنمەکەمانە مەسلەی بەرەی چەپ لە کوردستان و زەرورەتی بەهێزکردنی ئەم بەرەیە لە ئێستادا. هەرچەند ئەم باسە پێشتر زۆر قسەی لەسەر کراوە و شی لەسەر نووسراوە و لە بەرنامەهای تەلەڤیزیۆنی بەتایبەت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر جار تاوتوێ کراوە. بەڵام ئەوەی کە جارێکی تر ئەم باسی خستۆتە سەرزاران و خسێتە ڕۆژەف و قسەی لەسەرەکرێ و جارێکی تر هێناوێتەوە ناو باسەکان ڕاگەیاندنی دوو لایەنی سیاسی بوو کە یەکەمیان کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بوو کە بە ڕاگەیاندنێک داوای کرد لە هاوڕێیانی ڕەوتی سوسیالیستی بۆ هاوکاریکردن لەگەڵ یەکیا تێکەڵاوبوون و پێکەوە کارکردن لە ڕێکخراوەیەکی هاوبەشتە. جارێکی تر لەسەر ئەمە قسە و باس هاتە ئاراوە و لە دنیای مەجازی و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا ئەوانەی ئەو کەسانەی کە بە شێوەیەک خۆیان لەم بەرەیە دەبینیەوە ئەمەیان تاوتوێ کردەوە و زۆریەک لە خەڵکانێک ئیستەقباڵیان لێ کرد بەرەو پیری چوون و پێی خۆشحاڵ بوون. تعدادێکیش هێشتا دوودڵ و نەگەرانن لەوەی کە ئایا ئەم کارە عەمەلی دەبێت و داهاتوەکەی چ دەبێت و ئایا ئەمە شاملی کەسانی تر ئەکات یاننا. لە هەر حاڵ ئێمە ئەمڕۆ دوو میوانمان بان کردووە کە ئەم باسە جارێکی تر تاوتوێ بکەینەوە و قسەی لەسەر بکەین و زانین ڕێگا عەمەلیەکانی یا هەنگاوەکانی داهاتوو بۆ تێکەڵاوی زیاتری ئەم دوولایەنە چین. بۆ ئەم مەبەستە داوامان لە دوو هاوڕێی خۆشەویست هاوڕێیان فەڕوخی مەعانی ئەندامی ڕێبەری ڕەوتی سوسیالیستی کۆمەڵە و هاوڕێ جەمالی بزرگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردوە و بێن و لەم باسەیە بەشدار من لەگەڵمان. پێشەوەی بچینە لای میوانەکان بیرتان دەهێنینەوە کە ئێوەش ئەتوانن لە ڕێگای تۆری ئینتەرنێتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 1970 ببورن 1970 61 67 64 لەگەڵمان بن و پەیوەندیمان پێ بکەن و لەم باسەیە ئێوەش بەشداری بکەن. هاوڕێیان جەمال کاک فەڕۆخ بەخێر بێن سەرچاو سپاس بۆی کە قبوڵی زەحمەتان کرد و لەم بەرنامەیە بەشداریتان کرد. سپاس بۆ ئێوە ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەری بەرنامەکەتان. سپاس کاک فەڕۆخ هەروە کاک جەمال. وەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەران و هەروەها ئەرزی سڵاومە لە خزمەتی کاک فەڕۆخەوە خوشحاڵم کام لە خزمەتە. زۆر سپاس گەر ئیجازە بن لە کاک فەڕۆخەوە هاوڕێ فەڕۆخ دەست پێ بکەین. هاوڕێ فەڕۆخ ئاگاداری ئەو دوو ڕاگەیان نەهەیت خۆشت لە هەر حاڵ ئاگاداری تێبینیەکان و ڕاوبۆچوونی خەڵک لەسەر ئەم دوو ڕاگەیاندنە هەیت. حەز دەکەم بزانم زەرورەتی ئەم جوابەی ئێوە یا زەرورەتی ئەوەی کە ئەم لێک نزیک بوونەوە ڕووبدا لە ڕوانگەی ئێوە چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە. من تەسەورم ئەوەیە زەرورەتی ئەسلی یا سەرەکی ئەم جوابێ کە ئێمە داومانە لەواقع خودی جنبشە، خودی شەرایط و وەزیەتی کە بەسەر جنبشەکە هاتووە و بۆ خۆمان ئەیبینین کە ڕۆژ بە ڕۆژیش لە حاڵی گەشەدایە. ئێمە وەکو جناهی چەپی جامە، وەکو سوسیالیستەکان، وەکو چەپەکان و کۆمونیستەکان بەداخەوە لە 30 ساڵی ڕابردووە زۆر جار بە دەلایلی مختلف کە لەوانەیە لە توولی بەحسەکەمانە ئشارەی پێ بکەین تووشی هەڵاواردن و پەرەمپەرەند بووین. جیابوونێتەوە ئەنشابهایەکی زۆرمان بەسەر هاتووەوانە. ئێستا بەخۆشیەوە بە تێبینی کە هاوڕێیانی کۆمەڵە
لەسەر ڕای و بووچۆنی خۆیان بە نسبەتی گوزەشتە هەیان بوو بۆ لە کۆنگرە و لە پلەنەوەکانەوە و لە نووسراوەکان و ئەلەنیان کردوێتەوە شەرایەتی فراهەم بووگە کە دیسان یعنی لە واقع ئومیدێکی دروست کردگە کە دیسان چەپی کوردستان بە گشتی و مەخسوسەن تەیفی کۆمەڵە بە تایبەت دیسان بتان بە یەکۆ نزیک ببنەوەوانە. ئەمە لە واقع ئەوەڵین هەنگاوە لە دیدگای منەوە کە ڕۆتی سوسیالیستی کۆمەڵە و کۆمەڵە بتانن پێکەوە نزیک بن و بەلابردنی مەوانەی تکنیکی لەسەر ڕێگا هەرچی زووتر یەک بگرێنەوە و ببن بە لەواقع ببن بە زەمینەیەک بربەستێک بۆ ئدامەی ئەم کارە لە سەتێکی وەسیعترە. زۆر سپاس جەمال باس لە تەقویەتی چەپەکرێت. حەزەکەم پێشەوەی کە بچینە سەر وردەکاری ئەم ڕاگەیاندانەوە ئەمە بزانین ئەچەن چەپ لە ڕوانگەی ئێوە چییە؟ کام لایەنەکان لە خۆ دەگرێت؟ ئەسم بە چی دەڵێن چەپ؟ بەڵێ زۆر سپاس. ڕاستەکەی جوابێکی جامع و کامەڵ تاوجێ من بزانم و تاوجێ من ئیتلام بێ ئەگەر بیش بێت شاید من ئیتلاعم نەبێت. تعریفێکی جامع و کامەڵ لە چەپ هێشتا لە ئەدەبیاتی سیاسی چەپدا نییە. دیارە تعریفی جۆر بە جۆر هەیە، سۆباسێکیشکەی من دێکەم شاید جۆرێکی بێت و شاید کامەڵیش نەبێ بەڕاستی. دەتوانین بە قسە و باس و بە دراسی زۆرتری مەسەلەکە دەتوانین تعریفێکی کاملی لێ پێدا بکەین. ئەتوانم ئاوا بێژم وەختە باسی چەپ دەکەین لە کۆمەڵگادا دایەوە جامعات تەبەقاتیە و گرایشی چەپ وەکو گرایشێکی ئیجتماعی لە جامعەدا شکل پەیدا دەکات. لەواقعدا چەپ جریانێکە خلافی وەزعی موجودە. وەزعی موجود چییە؟ وەزعی موجود شرایطێکە کە بەسەر بەشی هەرە زۆری کۆمەڵگادا داسەپاوە، زۆر نابەرابەری بێ حقوقی کێ دای سەپاندووە؟ سەرمایەداری بەپێی سیستم و مناسباتێک کە ڕچاوی دەکات و بۆ قەزانج و بەرژەوەندی خۆی و بۆ ئەو هەدەفە کە سەرمایەداری هەیەی عبارەتە لە کەسبی سوودی زۆرتر ناچارە ئەو مناسباتە ئەو سیستمەدا بمەرزێنێت کە بەشی هەرە زۆری کۆمەلگا لە ژیانێکی ئاسایی بێ بەهرە ببن و جزئی نیازمەندەکانی جامعی سەرمایەداریە بۆ کەسبی سوود. کەسبی سوود چۆن دەکات؟ ڕێگەی مالکیەتی خصوصی و کە هەیەی بەسەر ئەبزاری تۆلیددا کەوابوو لە ڕوانگای منەوە چەپ کەسێکە لە دەرەجێ ئەوەڵات دژی وەزعەتی موجودە بۆ معنایە کە باسم کرد، دژی مناسباتی موجودە و دژی مالکیەتی خصوصیە وەکو ئەبزارێک بنەمایەک کە سەرمایەداری بە ئیتکابەوە کەسبی سوود و بۆ کەسبی سوود ئەو شرایطە لەسەر جامعەدا حاکم دەکات و دەوڵەت حفاظەتی لە دەکات و إلى آخر. کەوابوو چەپ لە ڕوانگای منەوە ئەساسەن ئەوەیە کەسێکە خلافی ئەو وەزعەتی موجودە. دە زۆر باشە. ئاسۆکەی چییە؟ سوسیالیزمە. پێ وایە کە ئەم وەزعیەتە لە شرایطێکی ئاوادا و لە وەزعەتێکی ئاوادا ئەتوانێت ئاڵوگۆڕی بەسەردا بێت. چۆن دەگەی بە سوسیالیزم؟ دیارە ئێمە دەزانین گەیشتن بە سوسیالیزم نە بە ئاوات و بنە بە ئارەزوویە و نە لە ڕووی ئیرادەیشەوە جێبەجێ دەبێت، بەڵکو یەک تحولێکی ئیجتماعیە کە دەبێت نیروی ئیجتماعی خۆی ساز بکات کە لە پێش هەموویانە طبقەی کارگەر و خەڵکی کرێکار و زەحمەتکێشن کە سوکانی ئەو تحول ئیجتماعیە دەگرن دەستەوە. خۆ طبقەی کارگەریش و خەڵکی زەحمەتکێشیش ئێستا هێنن لە شرایطێکی نەئامادەن، ینی بۆ معنایە کە هێشتا ئەو ئەبزارە لازمە بۆ تحققی ئەو هەدەفێ خۆیان کە عیبارەتە لە تەشەکل لە ئاگاهی و ڕابەریە کە بتوانێت ئەو سوکانە بگرێت ئەو تحولە بەرەوەی ئەوێ برێت. خۆ ئەوە لە بەردەستان نیە.
بەنابەرین ناتوانێت ئیرادە بک بۆ ئەو مەسئلەیە دەبێت ئەوانە فراهم کات دێ ئەوانە چۆن فراهم دەبێت ئەوانە ئەوە کە عزم کردن نە بە تەبلیغە نە بە تەرویجە ئەگەرچی موەسرە نە بە ئیرادە جێبەجێ دەبێت بەڵکو ئەساسەن لەو زاویەوە کە دەبێت تێبکۆشێت کە لە ڕێگەهایکی لە بەردەستدایە تێبکۆشێ خش لەسەر خشدانێ بۆ ئەوەی کە بتوانێت مەلزوماتی تحققی گەیشتن بۆ هەدەفەی خۆی و بۆ ئەو تحولی اجتماعیە بوجود بێن یەکێک لەوانە ڕفۆرمە ڕفۆرم لە شارەتێکا خەڵک برسین یانتیان نامێنێت ئیمکانی ئینقلابیان نیە ممکنە ئیمکانی شۆڕش و تۆغیانیان ببێت بەڵام ئیمکانی ئینقلابی تحولێکیان نیە بەس بەنابەرین یەکێک لەو کارانە ڕفۆرمە کە من نێمانەوە جنبشای متالباتی یەکێک لە واردی شتی مشخص دەبین باسی کوردستان دەکەین کوردستان ویژگیەکەی چییە مەسئلەی میلیە کە دەڵێن دەبێت ڕفۆرم بکات کە دەڵێن دەبێت جنبشی متالباتی بکات کە دەڵێن ئەمە ڕێگەی کە بۆ ئەوەی کە تەبقەی کارگەر بە ئاگاهی و بە تەشەکولی خۆی بکات بەڕابەری خۆی بکات یەکێک لەو کارانەوەی کە تەبقەی کارگەر و هێزە سیاسیەکانی لەو بزوتنەوە ئیجتیماعیانە لەو بزوتنە دموکراتیکانە لەو ڕفۆرمانە بەشداری بکەن و بەشداریکی جدی بکەن و بتوانن سوکانی ئەوانە بەدەستەوە بگرن و ڕێگانیشان بدەن بۆ ئەوەی کە دەتوانن لە تی پرۆسەیەکە خشتەوە کە ئەسم کردی خشت لەسەر خشتدانن بۆ ئەوەی کە بتوانن ئەو شەرایط و مەلزوماتە فراهم بکەن کە چینی کرێکار و چینی زەحمەتکێش لە جامعەیەکی دیاری کراودا بتوانێت بەرۆ ئەو ئاسۆیەکەیەتی هەنگاو بن کەوابوو ئەگە خولاسەی بکەمەوە زۆر بە پەلە قسەم کرد ئەگە خولاسەی کەمەوە بە بنمان چەپ ینی کەسێکە خلافی وەزەتی موجودە ئوفۆقی سۆسیالیزمە ئێستا جمهوری ئیسلامی بەمانە دەزانێت دژایەتی لەگەڵ جمهوری بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی هەدەفێتە بە هەموو باڵێکەوە و لە عین حاڵیشە لە کوردستانە باتوەجو بە تایبەتمەندیەکانی سەرڕای ئەو ئوفۆقەتی لە جنبشهای متالباتیە بەشداری دەکات بەشداری جدی دەکات بەرنامەی بۆ هەیە و تەلاش دەکات سوکانی ئەو جنبشە متالباتیان بەعزەنیش بە ڕفۆرم ناوی دەبن بیگرێتە دەستەوە بۆ ئەوەی کە دموکراسیەک دەستە بەرکات و لەو ڕێگەوە بتوانێت ئەو هێزەی خۆی بێنێتە مەیدان هێز ئێعتماد بخۆی پیاکە باوەڕ بخۆی کە ئەتوانێت ئەگەر حرەکەتێکی چکۆلەکات و حرەکەتی گەورەتر بکە زەمە ئەمانش بە بڕوای من ئەوە کە ئەرزم کەتی شاید تعریفێکی زۆر جامع نەبێت کە چاوی لە دەکەم و بڕوای من ئەمەیە ینی چەم ئەوە پێناسە کاک جەمال یەک تێبینی یەک قسەی من لەسەر ئەم شتانەی کەوتێت پرسیارێکی بچووکم هەبوو بەڵام ئەگەر ئیجازە بدەی هاوڕانی بەش فەرمیێڵەن یەک کێشەی تکنیکیمانەوە چارەسەر بکەین دێمەوە سەر پرسیارە ناوڕێک و دێنە وڵاتان بۆتێ ساڵهاتی دووهەم کارەساتی شیمیاباران بەسەر کۆمەڵەدا. ڕۆژی 25 مانگی گوڵان ساڵ ڕۆژی کیمیابارانی مقڕەکانی کۆمەڵە لە ساڵی 1367 لە دۆڵی بۆتێ لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوەیە. دوانیوەڕۆی ڕۆژی 25 گوڵانی 1367 هەتاوی مقڕەکانی کۆمەڵە لە دۆڵی بۆتێ هەڵکەوتوو لە 20 کیلومتری شاری ڕانیا لە کوردستانی عێراق کەوتە بەر بۆمبارانی فڕۆکە شەڕکەرەکانی ڕژیمی جنایەتکاری بەعسی عێراق. لەم ڕۆژەدا تایارەکانی ڕژیمی بەعسی عێراق بۆ دووهەم جار هێرشیان کردە سەر مقڕەکانی کۆمەڵە لە دۆڵی بالیسان لە بۆتێ. بالیسان ئەو ناوچەیە بوو کە ڕژیمی بەعسی عێراق
بۆ یەکەم جار سلاحی کیمیایی لە دژی خەڵکی کوردستانی عێراق بەکارهێنا بوو. هەڵبەت ئەوە یەکەم جار نەبوو کە مەقەڕەکانی ناوەندی کۆمەڵا دەکەوتنە بەر هێرشی هەوایی و تۆپخانەی ئەرتەشی عێراق. پێشتریش مەقەڕەکانی کۆمەڵە لە مالومە لە ناوچەی جافایەتی بەهۆی ئەوەی کە لە ڕێگای مەقەڕەکانی کۆمەڵەوە یارمەتی خەڵکی ئاوارە دەدراو. هەروەها پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هاتوچۆی مەقەڕەکانی کۆمەڵایان دەکرد، بەو بیانوانەوە کەوتبوونە بەر پەلاماری تۆپخانەی ئەرتەشی عێراق و چەندین هاوڕێمان گیانیان بەخت کردبوو وە خەسارەتی ماڵی زۆریشی پێگەیان بووین. بەڵام هێرشی ئەم جارە بۆ سەر کۆمەڵە لە دۆڵی بۆتێ بە چەکی شیمیایی و گازی ژەهراوی بوو. لەم هێرشەدا بوو تەقوێت. من باسی موردێکم کرد، من پێم وایە بۆ ئەگەر ئەوە ئوفقی چەپ بێ لە کوردستانە سوسیالیزم، یەکێک لەو کارانە کە چەپ لە بەرچاوی دەگرێت دفاع لە کرێکار و زەحمەتکێش و ویست و داخوازی ئەوان ئەوە معلومە و لەم ڕۆوانگاوە تەلاش دەکات کە پەیوەندیە ئەم بزوتنەوەی لە کوردستانە هەیە لەگەڵ بزوتنەوەی سەراسەریە ئەوە تەقویت بکات. لە عین حاڵە تێدەکۆشەیە بەرنامێکی ڕۆشنی بۆ چارەسەرکردنی مەسلەی نەتەوایەتی لە کوردستانە هەبێت، هەسەیەکە بەرنامەیەکی بۆ ئەوە هەبێت و سەیەکات ئەو جۆرە کە کۆمەڵە باسی کردووە پێشووتریش تەلاش دەکات بە هەموو ئەو ئەزمونانە کە مبارزاتی ڕەوا و بەرحەق و ئاتڵانەی خەڵکی کورد لە بەشە جۆر بەجۆرەکان و ئەت جملە لە کوردستانی ئێرانیش بوویەتی تەلاش دەکات کە دەسەڵاتدارەتی جەماوەری ئەوە وەکو بۆچوونێک بۆ داهاتوو سەی بکات کە نەهادینەی بکات لە جامعەدا و ئەوە کە ئەرزم کردی بەرنامێکی ڕۆشن و وازعی بۆ حەلی مەسەلەی نەتەوایەتی و چارەکردنی ئەو مەسئلەیە بدات و جامعەی کوردستان بتوانێت جامعەیەک بێت کە بەو دەلیلانە لەسەر باتۆجە بە زەرفەتایەکێتی باتۆجە بە پتانسیلێکەیەتی ئیمکان و زەرفەتی ئەوەی هەیە بتوانێت نمونەیەکی باش و ڕۆشن لە دەخالەتی چەپ لە جامعەدا بدا. بە تایبەت لەستە لە کوردستانە دەزانین کە چەپ بە تۆری واقعی چەپی کۆمەڵایەتی منزورە نەک چەپی حزبی، چەپی کۆمەڵایەتی گرایشێکی بەهێزە چاو لە مبارزاتی ئەم دۆرەیە بکە لە کوردستانە، لە ئێران بە جێگەی خۆی لە کوردستانیشە کەسە مردی قسە ئێمە ئەو ئێترازات و باتە لە ناخی ئەو ئێترازات و مبارزاتەدا قسە لەسەر نانە کارە ئازادیە ڕفاها ئەمانە هەموو شعارهاتی چەپن، چەپی کۆمەڵایەتی. چەپ لە کوردستانە دەبێ بە خوێندنەوەیکی دەخیق لەوانە تێبکۆشی خۆی بەوانە و وەسڵکات و ئەوانە ئەساسن کارێکیش کە ئێمە لە دەستورماندایە بۆ ئەوەیە کە ئەگەر لێرەوە دەست پێ دەکەین بۆ کە ئەو چەپە کۆمەڵایەتیە بەهێز بکەین و ببێ بە هێزێک کە سبحینێ لە مەعادلاتی سیاسی کوردستاندا وش لە سەتی مەعادلاتی سەراسەریدا بتوانێت جێگە پێی هەبێت، بتوانێت مۆری خۆی پیا بکرێت و نەهێڵێ جارێکی تر لە مێژوودا دوای هەر تەحولێک ویست و داخوازی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەژێر دەست و پێون بێت. ئەمە ناکرێت. تاریخ پێمان دەڵێ مێژوو هەموو ئەزمونونەکەمان پێمان دەڵێت ئەوانە دەڕژنە سەر خیابانەکان بەشی زۆری ئەوان داخلەکە ئەوانم بێ بەش بۆ هێزیان نییە، بۆ هێزیانی ڕێکخراونی ڕابەریان نییە، نازانم ئەوانە ئەرکی ئێستای چەپن. جگەلەوەی کە وتم دەبێ بزانێ چۆنی دەباتە پێشەوە. چەپێک کە خۆی لە مەسئلەی ملی و نەتەوایەتی دوور ڕادەگرێت، چەپێک کە ئەو تایبەتمەندیانی کوردستان نبینێت لە خۆی نازانێت، ئەوە بە بڕوای من شانسی نیە مێژوش ئەومان پێ دەڵێت. بۆیە سەرڕای ئەو بۆچوونە عمومیانە تایبەتمەندیەکانی کوردستانیش لەو ڕوانگاوە ئەهەمیەتی هەیە
کە باسیشمان کرد بە شکل جنبشی متالباتی دەبێت خۆی تێوەگلێنێ بە خۆی بزانێت نەوەکو شتێکە گویا لە حاشیەوە چاوی لێ بکات بەرنامەی بۆی هەبێت و بتوانێت هاوی باتە پێشەوە. هاوڕێ فەڕوخ پرسیارێکی هاوشێوە بۆ جەنابیشت ضرورەتی تەقویەت و بەهێزکردنی بەرەی چەپ لە کوردستان چییە لە ئەمڕۆیە؟ ئەوڵەن من تۆزەیەکی کۆتا بدەم لە مۆردی خودی چەپ بەرەی چەپ لە دیدگای منەوە ئەلبەت دیارە لە تەزاد لەگەڵ ئەوەی وا کاک جەمال باسی کرد نییە، بەڵام بەنەوەیەکی دیکە فۆرمولەکردنی چەپ لە لای منەوە ئەوەیە کە ئەو جناح لە جامعە کە هەر لە سوسیالیستەکان و کۆمونیستەکان لەبەر خۆیەگرێت تا ئەو کەسە کە مخالف حکوومەتێکی مەذهبیە سکولارە بە شەریکە کە پێی وایە ئازادی ژن و پیاوەشی ڕایەت بکردێت داواکاری ئەدالەتە لە جامعە لە ئیجتیماعە ئەمە هەمووی من بە بەرەی چەپی ئەزانم. جاکە وابوو کۆمەڵە وەختی خۆی لە سەرەتای دەستپێکردنی فعالیەت و مبارزاتی خۆی بە ئەمەل ئەمەی نیشان داوە کە جارێک توانیوێتی هەموو ئەو چەپە لە جامعە لە خۆی بگرێت. ئێمە کۆمەڵەیەکمان بووە کە لە ڕۆشنفکری کۆمۆنیستی لەسەر مطالعە و زانست پێویست بووگە بە کۆمەڵە و هەمانیش بووگە زەحمەتکێشی کە تەنیا و تەنیا ئەوەی زانیوە کە کۆمەڵە ئەداڵەتخوازە تەرەفداری کێشە هەموو ئەوانەی لەبەرگرتووە. ئێستایش هەرەوەیە قەزیەکە ئەوەیە بەداخەوە لە طی ساڵهای ڕابردوو لە مەقطەیەکی معەیەن بەرەو ئەم بووچوونە کەمڕەنگە بوو لە نێو کۆمەڵە زۆرتر بووچوونێکی ئاکادمیە کە بە عینەکی ئیدۆلۆژیکی لە چاودرا بوو تەماشای جنبش و تەماشای مبارزات و حتا تەماشای خودی کۆمەڵەی کردووە. من بەعزەن ئەو جیایانە بەعزەن ئەو مشکلاتەی کە بەسەر ئێمەدا هاتووە لە 20 ساڵی گوزەشتە ئالەو ڕەوانگە دەیبینم. بەڵام چەپ لە جامعە هەروەکو کاجەماڵیش ئشاری کرد مەخسووسەن لە جامعەی کوردستانە ئەمە سنەتەن واتەوەجە بە مبارزاتی پێشووی کە کۆمەڵە هەی بووگە لەو جامعە و تەسیراتی ڕابردوو چەپ سنەتەن لە کوردستانە قەوی بووگە چه بە لەحاظی حزبی چه بە لەحاظی جەماوەر. ئیستەیش بە لەحاظی جەماوەری چەپ لە کوردستانە قەویە موجودە دەخالەتگەرە و ئێمە وەکو ئەحزابی سیاسی وەکو کۆمەڵە وەکو تەشەکل‌های سوسیالیستی وەزیفەمان ئەوەیە کە ئەمە ئەرتقای پێ بدەین متەشەکلتری کەین و ڕابطەی لەگەڵ خۆمانە مستەحکەمتر کەین. بەحسەکەیش هەموو ئەوانە لەبەر ئەوە نییە کە تەنیا لەواقع ئۆپۆزیسیۆن بین تەنیا ئێتراز بکەین. ئێمە ئەشی خۆمان تیار بکەین بۆ بەدەستگرتنی قودرەتی سیاسی لەسەر چ لە سەتی ئێرانە چ لە سەتی کوردستانە وەکو چەپ وەکو سوسیالیست. ئەمە ئەرکی گەنێتە سەر شانێمە کە بەر لە هەموو شتێک بەر لە هەموو مشکلات فەنی و سیاسی یەکگرتنەوەیە. ئەمە بەر لە هەموو شتێک ئەم زەرورەتە دێنێتە گۆڕەوانە. دوای ئەو بەرنامە و پرۆگرامی فکرکراو بۆ یەکخستنەوەی تەواوی ئەو جنبشانێکی ئیسە موجودن چ لە سەتی ئێرانە چ لە سەتی کوردستانە و یەکخستنەوەی ئەوان وەکو یەک نیروی قەوی ئیجتیماعی و هەیە حاضر لە جامعە. ئەمە جزئی وەزایفی چەپە جزئی وەزایفی تەشەکل‌های چەپە جزئی وەزایفی ئێمەیە خصوصا جزئی وەزایفی ئێمەیە. من شتەکە ئەوای بۆچم
کاکفەڕ و زەرورەتی چییە بۆ ئەم چەپەلێک نزیکیتەوە باست لەوە کرد کە بۆ لە یەکدا بڕاون تا ئێستا لە ڕوانگەی خۆتەوە بەڵام باست لەو زەرورەتە کۆمەڵایەتیە یا و زەرورەتە سیاسی کە ئێستا بێ ئەم کەسانە یا ئەم هێزانەی کە بە ناوی بەخۆیان لە بەرەی چەپە ئابیندنەوە و هەر بۆ تعریفاتێک کە خۆت کرد و کاک جەمالی شارەی پێکرد لە سەرەتاوە ئاسۆیان ڕوونە مەبەستیان ڕوونە و لە مبارزە زەرورەتەکەی لەکوێوە سەرچاوەگرێت بۆی کە ئێستا لە یەک نزیک ببنەوە یا تێکەڵ بن یا لێ هاوکارێکی نزیکی یەکتری بن سایم کرد لە قسەکانی پێشترمیشە چارە بۆ بکەم بەداخەوە ئەو جیایانەی کە لە ساڵهای ڕابردوو پێشاتکە ئەمە بە نەوەیەک تەسیری منفی بووگە لەسەر جۆنبشی چەپ لە کوردستانە لەسەر ئەو تەیفە عەزیمەی کە بە نەزەر من زۆری ژەن لە جامعەی کوردستانە چەپن خۆیان بە چەپ پێناساکەن بە کۆمەڵە پێناساکەن تەسیری منفی هەبووە بەر لە هەموو شتێک تو ئەشی نیشان بدەیت ئێمە وەکو تەشەکل‌هایی وەکو کۆمەڵە وەکو ڕەوت و سوسیالیستی با ئێستا من لە ئەدامی بەحسەکانە ئەچمە سەرەوە کە من پێم وایە تەنیا ئەم دوو تەشەکلە نین جەماعەتێکی یەکجار زۆرن کە لەگەڵ هیچ تشکیلاتی ئێستا ڕاستەوخۆ کاری تشکیلاتی ناکەن من ئەوانیش بە جزئی ئەم تەیفۆ بە جزئی ئەم ئتحادە ئەزانم ئێمە ئەشی ئەو تەلاشە بکەین کە ئەو تأثیرات منفیە لەلایەک ئەوانە نابچێ و لەوە مهمتر ئەوەیە کە ئەم نیرۆگەی لە ئێتمادێک بوجود بێت لە خۆیانە لە نیرویانە لە تەوانیانە بۆ داهاتووی ئێران ئێمە چ ئشارەم کە چ لە کوردستان چ لە ئێران چەپ ئەشی خۆی ئامادە بکە بۆ گرتنی قدرەتی سیاسی بەدەست نە ئەوەی کە هەر لە ئۆپۆزیسیۆن بمێنێ بۆیە احتیاجت هەیە زەرورەتەکە لەویەوە دێ کە ئەم جۆنبشکیلە ئەشی بە یەکەوە متحد بن چەپی جامە ئەشی ڕێکخراوی هەبێ ئەشی لە تەشەکولێکی گەورە خۆیدا ببێت من پێم وایە کۆمەڵە پێشووتر تەسەووری من لە کۆمەڵە لە پێشووتر عینەن ئەوە بووگە من پێم وایە جارێکی دیکە ئەشی ئەمە بەدی بێت لە جامعەی کوردستانە لە دانشجوو محەسل بگرە تا کرێکار و زەحمەتکەش تا معلم تا قشری میانگینی جامعە خۆی لەم تەشەکولە ببێنێ یعنی ئارزووەکانی ئاواتەکانی لەم تەشەکولە ببینێ کە کۆمەڵە ئەتانە داخوازیەکانی ئەو بەدی بێنێ متوەجی ئەشی ئێمە تەشەکولی ئاوا وەسی بین هەر وەکو گوزەشتە ئەشی تۆ ببی بە حزبی ئەکسەریەتی جامعە ئەگەر واقعاً مەسئلە گرتنەوە دەستی قدرەتە تو ناتانی حزبی قشرێکی بوچکی جامعە بیت و بچی بۆ ئەوەی کە کارێکی گەورە بکەیت و من پێم وایە ئەم پۆتانسیێلە هەیە ئەم زەرورەتەکەی لەوێوتێ ئێمە ئەشی بڕۆین بەرەوە ئەوەی کە بتانین ئەم ئەرکە گەورەیە جێبەجێکەین بەرەی چەپ نیەت کێ مەبەست کێیە لە پرسیارەکە ڕوو بە من بوو کاگە فەڕوخیان پرسیارەکەم سپاس بۆ تۆ بە وەڵامدانەوە ڕوو لە کاک جەمال بوو بەڵێ بۆ سپاس کاکە ئاکۆ ڕاستەکەی لە کۆمەڵەدا مەسەلێکی تازە نییە نەتەنیا لە کۆمەڵە لەنەوە ئەحزابی کە خۆیان بە چەپ پێناسە دەکەن دیارە تعریفیان لە چەپ متفاوت بووە منیش پێم وایە یەکێک لە ئیشکالاتەکان داری چەپیان زۆر تەنگەبەر کردوێتەوە بە قەولێک زۆر لە ڕوانگایکی ئیدئۆلۆژیک و ئارمانگرایەنەوە چوون بۆ قەزیەکە ئەوە کە باسم کرد مەسەڵەن وەختارێکیان ئەو تعریفە عمومیمانە دێنە سەر کوردستان لە کوردستان ویژگی هەیە تایبەتمەندی خۆی هەیە و تەبیعەتەن هەموو ئەو کەسانە کە دەگرێتە بەر کە لەگەڵ ئەو تایبەتمەندیانە ئەو ویژگیانە دێنە بەر مەسئلەکە ئەساسەن بوو لەکوێ و بۆم هاتە بەرەوە ئەوەیشەوە پرسیارێک بوو ئەرێ بۆچی وایە ئەرێ بۆ ئێمە لە جامعە چاو لێ دەکەین ئێعتراز و مبارزە هەیە
باشە دەڵێن گرایشی چەپ وەکو گرایشی کۆمەڵایەتی مەوجودە عمل دەکات فعالیت دەکات شعارەکانی ویست ڕاستە پراکەندە و زعیفن و ئەو جۆرەشنا بڵێن لە ناخی ئەو جامعەیەدا ئەتۆ دەبینی گرایشی چەپ دەبینی ویست و داخوازی چەپ دەبینی چییە بەغێرەز نان و ئازادی و ڕفاه و خۆشببختی نەبێت چییە جگە لەوەی کە خەڵک لە خۆکی ئینسانی خۆیان بەرخۆردار بن چییە ینی چەپ بەغێرەزەوە چی دەتوانێت ببێت هەرکەس ئەوەی دەوێت دەبێت بە چەپیتر بەیەکە زەڕەبیم خەیتە سەر مێشکی پرسیارەوە بۆ بۆچی وایە بۆچی ئەلا ڕەگمی ئەوەی کە ئەو جەریاناتە کە خۆیان بەو گرایشە و منتەسەب دەکەن بەم لادا دەبینی هەر پەرتەوازە بوون و هەر لە جیایی و هەر ئەو جۆشتانە نازانام دوایەکە لە ئیدامی بەحسەکەمان ناشاد بچینە سەری دەلیلی ئەو بدۆزینەوە بەڵام ئەم سوالە بۆ ئێمە بوو کە ئێمە دەبێت لە نەقدی ئەوە بڕوین بەرەو ئەوەی کە خۆمان بۆەوە وەسەڵکەین خۆمان لەگەڵ ئەوە تعریفکەین و هەر زۆر لە مێژی شەو کارەمان کردو بەڕاستی بەڵام تر بە ماوانە بەرخۆردی کرد و نەمانتوانی بە ئەنجامی بگەینی ئێستش هەرێدا لە واقعدا لە ماهیەتدا ڕاستە ممکنە ڕەوشەکەی حتممەنیش ڕەوش و ئەدەبیات و عینەکەمان بە دەرجێک فەرقی کردو دەبێت فەرق بکات بەڵام لە ماهیەتە هەر ئەوەیە جوابدانەوە بۆ پرسیارێ ئێمە چەپی کۆمەڵایەتی دەبێت بەهێزکەین بۆ ئەوەی کە بتوانێت لە مەعادلاتی سیاسیە لە سبحینێ تەحولاتێکا کە دێتە پێش و بتوانێت بەشداری بکەن دێ بەنابەرین ضرورەتەکەی ئەو کاک فەڕۆقیش باسی کرد ضرورەتەکەی ئەساسەن لێرەوە دێ جواب بەو نیازە کۆمەڵایەتیە جواب بەو حقیقەتە کە ئیمڕۆ لە جامعەی تەبەقاتیە وەکو جامعەی ئێران وەکو جامعەی کوردستان ئێمە بە عینە دەیبینی بتوانێت جواب بەوانە بداتەوە لەو زاویەوە بوو ئێمە لە سەدحی سەراسەریە دەستمان پێکرد ئەوە ئێستا بەجێگەی خۆی جێگە بەحسی ئەمە نیە لە کوردستانیش دەستمان پێکرد دانیشتین و لەگەڵ مەجموعەی جریاناتی سیاسی هەچوین بەوەی بەمانە بەرخۆردی کرد بەمان دەیشمانزانی بەمانە بەرخۆرد دەکەن دەیشمانزانی ئەو پرۆسەیەک نیە یەکشەوە جێبەجێ ببێت بەڵکو دەبێت ئەو مانعانە دانەدانە لابین لەسەر ڕێگە مانعەکە مانعی فکریە مانعی سەپکی کاریە مەوانەیەکە کە ئێمە تعریفێکە لە چەپ هەمانە تعریفێکە لە جامعەی کوردستان هەمانە تعریفێکە لە موقعیەتی جنبشی کوردستان هەمانە تعریفێکە لە موقعیەتی کۆمەڵە لەم بزوتنەوە هەمانە چەپ لەم بزوتنەوە هەمانە وەزیفەی چەپ لەم بزوتنەوە هەمانە هەموو ئەمانە ئێمە جارێکی دەدەوێت پێدا بچینەوە و خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە ئەو حرەکەتە کە کوتم دەستمان پێکردو ئەوە بتوانین بەنجامی بگەینی و بتوانین جواب بەو نیازە کۆمەڵایەتی بدێنەوە هەدەف ئەوە نەبوو پرسیارەکانی من ئەوە بوو کاک جەمال کە بڵێم مەوانەی سەر ڕێگای ئەم بەرانە ئەم پێکێنانی هاوکاری لێن نزیک بوونەوە هەموو ئەم شتانی کە تۆ باست کرد مەوانەی سەر ڕێگایان چین بەڵام پێشەوە با من پەیامێکم باتوە بینەرێکمان لە سەقزە و پەیامێکی بۆ نردوین ئاوێ نووسیوە ڕێزوسڵاومان هەیە بۆی پێش هەموو شتێک بینەری سابتی ئەم بەرنمەیە بە فارسی نووسێتی سەلام دارم خدمەتێ مهمانێ بەرنامێ و نیز مجری بەرنامە برای اتحاد و همبستگی چپ در کردستان کومله سابقه درخشان چپ و کمونیست را به همراه خود دارد و همیشه برای این کار آماده بوده اما متاسفانه تعدادی از چپها همیشه کومله را به ناسیونالیزم و راستروانه متهم می کنند. از کاک جمال می خواهم که بیشتر در این مورد توضیح بدهد. یک پرسیاری کرد شد یوانی که خود متوجه بوی بلام مبسکی وی که همیشه کومله متهم کرده به جریانی که راست منتصب کرده به توجه فعالیتی لچوارچوی کردستان. در حال دوای توانی توضیح لسر و بدی پرسیارکش ما بو که او مانع جدیه لسر پێکەوە کارکردن ئەسن شاید مانعێک دلیلێک بێ بۆ ئینشعابیش دلیلێک بێ بۆ لێکتاترازان ئەمە چییە بە لە ڕوانگەی تۆ سەرەکیەکەی ڕاستەکەی وەختە باسی بەرەی چەپ دەکەین وا بزانم کاک فەڕۆخیش لەگەڵم هاوڕایی بێت ئومیدوارم وا بێت ئەمە سەراغازێکە بۆ ئەوە نییە ڕاستەکەی فعالینی سیاسی تشکیلاتی ئەحزاب بەیەکۆ بلسکێنین تعدادمان زۆر بێت خب ئەوەش خراپ نییە ئەڵبەتە زۆر باشە
هەموو لە جامعی کوردستان و لە جامعی ئێرانە هەر دەبیسن چەپە و هەر ئینشعاب دەکات و هەر لێجیا دەبێتەوە باجارێکیش ببیسن چەپ یەک دەگرێتەوە بۆ خۆی خراپ نییە بەڵام ئەمە بۆ خۆی هەدەف نییە ئەمە وەسیلەیە بۆ ئەو هەدەفێکی گەورەتر کە کوتم لە جامعی ئیمڕۆی ئێمەدا کە تێدا فعالیت دەکەین وەکو کوردستان دەیبینین بەعینە بەڵام متشکل نین ڕێکخراو نین و ئەو نیروە و ئەو ئیمکاناتە ئەلارەغمیەوەی کە خاس و متالباتیان هەر چەپە بەڵام ئەو نیرو و ئیمکانات و ئەو زەرفیەتیانە بتوانن مثلەن لە عەرسەی مەسایلی سیاسیدا لە عەرسەی مەسایلی ئەوەدا بتوانن ئەرزی ئەندام بکەن پاشەکشێ بە گرایشاتی تر بدەن باشەکشێ بە ئوفقەکانی تر بدەن و بتوانن مۆری جریانێکی پێشڕە و پێشتاز کە بیست و داخوازی بەشی هەرە زۆری ئەو کۆمەلگایە من ئەکەسەکاتە بتوانن ئەوە جێبەجێ بکەن من پێم وایە ئەمە ئەگەر ناسیۆنالیستی بێت دەیتر من قسێکم نامێنە بەڕاستی ئەوە ماوتووە وتومانە لە کوردستان بەشێکە لە ئێران جنبشی سەراسەری هەیە دەبێت ڕەبت بێتەوە دەبێت تەقویەتی کا دەبێت خۆی بە هاوسەنگ بزانە هین بە پشتیوانی ئەو جنبشە دەبێت ڕێگەی ارتباطی بدۆزێتەوە بەڵام لە عینە حاڵا کوردستان موقعیەتێکی زەرفیەتەکایەکی ویژگی هایەکی هەیە کەسێک کە لێرە کار دەکات ناتوانێت بەرامبەر بوانە بۆ ویژگیانە بێتەفاوت بێت جریاناتی چەپێکە پێ بێتەفاوت بوون و خۆیان لەگەڵی بە بێگانە زانی یا لە حاشە و چاویان لێکرد ئەمەلەن ئەلارەغمی دوورشمایەکە دەیاندا ئەلارەغمی ڕادیکالیزمێکە بوویان کەوتنە حاشیەوە لەو جامایەدا چەپێکە لە کوردستان کار دەکات ناتوانێت بەرامبەر بۆ ویژگیانە لە کوردستان بێتەوە جوب یەکێک لەمانەکان ئەو بوو بەڕاست ئێمە قسەمان لەسەر ئەو بوو کوردستان بەو زەرفیەتە و پتانسیێلی خۆی ئەمە دەبێت تەوەجۆکە یەکێک لەوانە مەسەلەی ملیە ئەخە کۆمونیستێک لە کوردستان مەسئلەی ملی بڵێ بە ئەمری خۆی بزانێت ڕێگە حەلی بوو بێت بۆ چارەسەرکردی مثلەن ئیرادەکەی لەکوێدایە کۆمونیستێک لە کوردستان مەسئلەی ژن بە ئەمری خۆی بزانێت و ڕێگەی ببینێتەوە مەسئلەی ژینگە بە ئەمری خۆی بزانێت مەسئلەی گێر و کێشەی کۆمەڵایەتەکان بە ئەمری خۆی بزانێت چونکە هەر نێوی کوردستانی لێ هاتووە لەخرە ئەمە ویژگیهایەکی تایبەتیم بە تایبەت ئەوەی کە بە مەسئلەی ملی دەگەڕێتەوە ویژگیکی تایبەتی ئەم جامعەیە کۆمونیستێک ناتوانێت لێرە فعالیت بکات خۆی کۆمەڵایەتی بکاتەوە بتوانێت تەئسیر بکاتە سەر ئەو تەحولاتەکە لە جامعەدایە بیبات بەرەو ئاسووەکەی بەڵام بە نسبەتی مەسئلەی کە لە سەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش قورسایی دەکات پێ بێتەفاوت یا لە حاشیەوە بەرخۆدی بکەن یا بیکاتە فەرعی مەسایلێکی تر دەی ئەمە تێدادێک لە هەن گرایشاتێکە ئەمەیان پێ ناسیۆنالیستیە و پێیان وایە ئەمە دوورمان دەکاتەوە لە سوسیالیزم و لە کۆمونیزم و ئەمە دوورمان دەکاتەوە لە ئەهدافێکی سەراسەری تر کە هەمانەوە خۆ بە ئەرزابی خۆیانەوە باخەڵ نەتیجەکەیشمان دیوە ئەوەی من لە ڕواگەیان خۆمە باسی دەکەم ئەوەی وا بۆ من مهمە وەکو جریانێکی چەپ وەکو جریانێکی کۆمونیست لە کوردستانە دەبێت بناسیتر نامم جنبشی متالباتی بەشێکی جنبشی متالباتی تر چۆن خۆت لەو جنبشی متالباتی ئەبوێری یا خۆت لە قەراقۆ دەگری چۆن خۆت لەو ڕەفۆرمە قەراغێت چۆن ئەدەکەی سوسیالیزم ئیجتیماعی دەبێتەوە سوسیالیزم تۆ دەر نەزانی ئەمڕۆ دەرکێک لە دەستی کرێکار و زەحمەتکێشیش دەربێری ئەخە سبحینە چۆن ئەو باوەڕ دەکات بەو کارانی ئەهدافی گەورەتر کە تۆ لە دەستوریان دادەنی واسن چۆن ئیجتیماعی دەبێتەوە چۆن دەتوانێت ئەو بۆچوونە لە ئیتمینان بە تۆ بتا کە سبحینە دواتکەوێ یا بچێتە ژێر پەرچەمەکە یا ژێر بێتە چەترەکەت ئەو سیاستانەی تۆ ڕچاو بکە ئەیبەی بەرەو ئاسۆکی ڕۆشن کە ئیمڕۆ نتوانانی جوابی پێ بدەیتەوە ئیمڕۆ ئەو پێی ناڕەحەتە وەتە بە جوابی بدەیتیت ئەم بۆچوونە بە نەزەری من یەکێک لەو مانعانە بووەکە لە سەر ڕێگەمانە بوو حاوڕێ فەڕۆخ لەخرە حەزەکەم تۆش بە کورتی باسێک لە مانع بکەیت لەخرە ئەو مانعانەی کە تا ئێستا هۆکار بوون بۆ لێکترازان و ئێستاش مانعن بۆ لێ نزیک بوونەوە ئەگەر حەزەکەم بۆ چوونی تۆش لەم بارەوە ببیستم پاشان پرسیارێکی تریش هەیە بەڵێ ئەگەر پرسیارەکەمە دوو بەشێکی ڕوو بە ئەحزابی دیکەی کە موجودن لە کوردستان و خەریکی فعالیت و مبارزان
موانع لەگەڵ ئەوانە لەواقع چییە بەشێکیژی لەگەڵ ئەو کەسانە کە لەگەڵ ئەحزاب نین بەڵام چەپن سوسیالیستن کۆمونیستن فعالن مەسلەی جنبشی کوردستان مەسلەیانە و فعالن لەو زەمینە کۆمەڵیان بۆ مهمە سەرنوشتی کۆمەڵیان بۆ هەمە ئەمە دوو بەشێ لەواقع ئەگەر تۆ موانع تەقسیم بکەیت تا جێ هەڵەگەڕێتە سەر ئەحزاب سیاسی کاک جەمال شارح پێکرد بالاخره یەک سری موانع هەیە یەک سری نوع بوشۆنەکان هەیە چۆنیەتی گەیشتن بە ئەهداف هەیە کە تەفاوتهایەک هەیەوانە بەڵام هەموو ئەمانە مازرە ناکەتە ئەوەی کە ئێمە ڕێگە حەلیک نەدۆزینەوە بۆ نزدیککردنەوەی چەپ وەکو حزب وەکو حزبیەت وەکو سازمان لە کوردستانە چون حتما ئەشی تەلاش بکەین تەلاش کراوە لە دو سێ ساڵە ئەخیرە جامعەی کوردستان شاهدی ئەوە بووە کە تەلاش کراوە مەخسوسا نێژم لەم دو سێ ساڵی ئەخیرەوەگەنە لە زووتریش بوو گۆوانە ئەشی ڕێگەیەکی بۆ بدۆزرێت بەڵام بەشی دووەمی ئەو قسەی کاک جەماڵە دروستە کە ئێمە ئەساسەن چەپ لە جامعە گەرەکمانە جەماوەر بەهەرحاڵ یەک بخەین بەحسمان ئەوە نییە کە ئەهادێک بە خۆمان ئەزافە بکەن گویا ئەتحادمان دروست کردگە ئەمە ڕاستە ئەمە منیشتایی یەکەم بەڵام بوو متحدکردنەوەی چەپ لە کوردستانە تۆ نیازت بە ئەبزار هەیە یەکی لە ئەبزارەکان هەرم ئینسانگەرانە کە ساڵهای ساڵ لەم جنبشە مبارزەیان کردگە تەجروبەیان هەیە سەریان سپی کردگە و ئەمڕۆژ ئێمە لە تەجاروبی ئەوان بیبەهرەی بۆ ئەشی تەلاش بکردگە یعنی هیچ قسەیتیانی ئەشی تەلاش بکردگە کە ئەو جەمعە بەم تێکۆشانە ئەزافە بکەین ئەوانیش بێنشان بدەنە بەرکارەکە یعنی هەمومان بە یەکۆ بڕۆین بۆ ئەو هەدەفە ئەسلیەکە کاک جەمال باسی کرد جامەوە متحدکردنی چەپ لە کوردستانە ینی ئەمە نیازمان بەوە هەیە من وای بۆچم فەڕۆخ تێبینیەک جەمال دەڵێت تێبینیەکم کورتمەیە لە سەر قسەکانت با کاک جەمال تێبینیەکەی بڵێت دوارە دێمەوە بەلای تۆ وڵات تێبینی ناوەکو ملاحەزە نیم من قسەکانی کاک فەڕۆخ تایی دەکەم فقط گەرەکم بۆ شتێکی پێ ئیزافە بکەم کاک ئاکۆکرۆ کورت واقعاً ئەمڕۆ فعالێکی سیاسی لە جامعەدا پرسیارەوە بۆ دەبێت ئەحتمال کە بە جەریانی چەپ خەت چەپێک کە دەبینێت تەئسیرێکی نیە چەپێک کە دەبینێت بە ئیدعالەکان و ئارمانەکانی چەسپاوە لەسەر کەلیمە و وشە لەسەر عیبارەت لە یەک جیا دەبنەوە تااقەتی یەکتریان نییە زەرفیەتی قسەی سوعالیان نییە زەرفیەتی قبولی قسەی مخالفیان نییە مثڵەن بۆ ئێمە کارمان ئەوەیە خۆمان لەو فەرهەنگە دوورکەینەوە ینی چەپێکی کە دەڵێن کۆمەڵایەتی خۆمان بەوە وەسڵکەین دەبێت ئەو چەپە کۆمەڵایەتیە بێ ئەرێ ئەنوا قسام گرایشی تێدایە تەحملی یەکتر دەکەن ئەمە دەکەن بۆ هەدەفێک من قسەکەم ئەوەیە دەڵم بە تەئیدی ئەو قسانێکە لێرە کرا و کاک فەڕۆخکردی گەرەکمەوە بێژم کە ئێمە احتیاجمان بە یەک دەورە هەیە کە ئەو چەپە کۆمەڵایەتیە لەگەڵ ئەم چەپە حیزبی ئاشتی بکەینەوە بۆ ئەم کارانە کە مەسەڵەن ئێوەمانان دەستمان پێ کردووە ڕاستە ئەسلی مەسە بەڵام ڕێگەی کە بۆ ئاشتیکردنەوە بابا چەپ خەریکە بە خۆی دادێتەوە و ئێمە بە تایبەت لەو دەورەی ئەخیردا بە دوای کۆنگرەی هەژدا متوەجێ بوون کە دەبێت بابە ئاڵوگۆڕێک لەو فەرهەنگ و ئەدەبیاتی خۆمان بکەینەوە و بە تۆری واقعی بچینە بەستەری ئەو مەسایلە خۆمان لەگەڵ بەستەر لەگەڵ ئەو واقعیەتانە ببینینەوە و هەموو شتێک لە ڕووی ئارزوو لە ڕووی ئارمان و چاوی لێ نەکەین ئەو واقعیتانە ببینە خۆمان لەگەڵ ئەو واقعیتانە تەطبیق بکەین و دەورێکتر تەلاش بکەین بۆ ئەوەی کە ئەم ئاشتیە بە وجود بێرین لە بینی جریاناتی خۆیان بە چەپ پێناسە دەکەن لەگەڵ ئەو چەپە ئیجتیماعیە ئەستا دەبینی نوعی دووری هەیە نوعی جیاوازی هەیە و من نابێت گلەی لەوام بکەین ئەو کاری خۆیان دەکەن شەو ڕۆژ لەژێر تێغی جمهوری ئیسلامیدا ئەنوا قسام ئاعتزاب لە ئێران لە کوردستان زیندان ئەشکەنجە ئەم لا ئەو لە هەر لەم ڕۆژاندا ژمارەی زۆریان لێ گیراوە وەکو چی گیراون چیان کوتووە
وتویانە زیندانی سیاسی دەبێ ئازاد بێت معلمی زیندانی دەبێ ئازاد بێت وتویانە چزانم دەستمۆز دەبێت زیاد بێت خۆ شتێکی ئەو بەنابەرین ئەوان هەن بەڵام بە تۆری واقعی غیبەتێک لە چەپی متشکل هەیە چەپی متشکل دەبێت بە بڕوای من خۆی لەو گیر و گرفتانە لەو گیرروفتە تشکیلاتیانە ئیدئۆلۆژیکانە بە معنای هەموو شتێک لە زاویەی ئیدئۆلۆژیک و چاو لە قەزیەکردن خۆی لەوانە دوور کاتەوە و بچێت بەرە ئەوەی کە ئەو ئاشتیە بە وجود بێت ئەو ئاشتی ئەوی ئەتمادە بە وجود بێت بە وجود نایەت مەگەر نوعێک فەرهەنگی تحمل نەکردنی یەکتر نوعی فەرهەنگێک کە چەسباوە ئارزوەکانیەوە نوعی فەرهەنگێک کە نازانێت چۆن قسە بکات نازانێت چۆن لەکوێنەوە دەست پێ بکات بەرامبەر بە مەسائلی ڕۆژمەڕەی ئەوان بێتەفاوتە بەرامبەر بە مەسائلی ڕۆژمەڕەی ئەوان لە حاشیەوە بەر دەبێت لەوانە فاصلە بگرێت و چەپێ ببینێت و ئیمڕۆ ئەگەر ئەم چەپەتوانی درکێ لە دەستی من دەربێنێت سبحینە دەتوانێت کارێکی گەورەتر کات دەبێت بەرە ئەوە بڕۆی نێمە و بۆ ئەو کارە دەبێت ئەو نوع فەرهەنگ و ئەدەبیاتەکە لە نێو چەپدا مەوجودە و ئێستش مەوجودە دەبێت خۆمان داتەکێنین لەو فەرهەنگ و ئەدەبیاتە و ڕێگە پەیدا بکەین ئەوەی کە مەسەڵەن ئەخیرەن کۆمەڵە کردوێتی و هاوڕانی ڕۆتی سوسیالیستی جوابی مثبەتیان داوە پێ بە بڕوای من لەو هینەدا دەیبینەوە لەو تەلاش بۆ ئاشتیەیە نه ئیلزامەن چەند نەفەر بەیەک و کەم دەبن یا زۆر دەبن کوتیژمەوە باشیشە های اتفاقن زۆر مثبەتیشە بەڵام ئەو ندایە بە جامعە تۆ ئیسە چەپت هەدیوە پەرتەوازە بۆ لەسەر کەلیمە و عیبارات باشە یەکتریان تحمل نەکردووە بەڵام ئەوە خەریکە هەنگاو دەرن ئەلارەغم ممکنە ئەم گۆشە یا ئەو گۆشە اختلافیش هەبێت ممکنە لەسەر تاکتێکی هەموو مواردە بەڵام لەسەر ئەو چوارچوە ئوسولیە کە هەیە لە پێناسەکردنی چەپ ئیمڕۆ لە ئێرانە لە کوردستانە وەزایەتێک ئەکەوێتە سەرشانی ئەو نقاتە مشتەرەکە ئەساسی هەیە قەینەکە بەشتی وردو کرد چەپ خەری ئەم کارە بە بڕوای من سیگناڵێکە ناڵم تەواوە بەڵام سیگناڵێکە بۆ بەرەوچوون بەرەوە ئاشتیە بەرەوچوون بۆ ئەوەی کە ئەو ندایە بدەی بە چەپی کۆمەڵایەتی کە بابە ئەمە خەریکن ئەو کاراکەن خب ئەمە ئەگەر بین کاڵبت شکافی بکەین ئێستا من لەو بینەدا تۆ باس کرد لە ئەوڵی بەرنامەکەدا لە دنیای مەجازیدا زۆر باس دەکرێت ئەرێ زۆر مەسائل مەطرح بێت بەڵام لە مقابل ئەو حرەکەتە سیاسیەدا کە ئێستا ئێمە لە ئۆزای متحولی ئێراندا لە ئۆزای متحولی کوردستانە وجودی گرایشاتی تر تەلاش دەکەن خۆیان بەهێزکەن لە مقابل ئەوەدا چەپ هەنگاوێکی چکۆلە هێناوە دەدانەمان ئەخینە سەر ڕێگای ئەوە بەنظری مناسب نییە یان دێنە سەر و بە شەش هەڵبەت هەڕە فەڕۆ قەرار پێم وابوو تێبینیە بەڵام لە درێژە و لە تەکمیلی قسەکانی جەناب داوای لەبەر نەکەم لە کام فەڕۆ وەختی مگەر ببەخشە پێم وایە لە درێژەی قسەکانی تۆ بۆیە کە قسەکانتم بڕیت دوو سێ دانە پرسیارمان بۆ هاتووە دانەیەکی بۆ کاک فەڕۆخە و دانێکشی بۆ کاک جەمال پێش ئەوەی کە من پرسیارەکان مەترەحکەم ئیجازە بدەن یەک پێیام هاتووە ئەویش ئەوەیە نووسویەتی دوای بژانەوەی نوێ لە نێو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ پێداچوونەوە بە سیاسەتەکانی ڕابردووی خۆی هەنگاوێکی نوێی بۆ داهاتوو بە چاوخشانێک بە بارودۆخی ئێستا و داهاتوو یەک لەو بڕیارە مێژوویانە ناردنی ئەو نامە بوو و دەستی هاوکاری و دۆستایەتی بۆ هاوڕێیانی ڕەوەندی سوسیالیستی بوو هەنگاوێکی گەورەیە بۆ یەکگرتنەوەی چەپ لە کوردستان بینەرێکمان لە شاری سنەوە ئەم پەیامی نردووە پرسیارێک هاتووە بۆ کاک فەڕۆخ گەرجازە بن ئەو پرسیارە تۆڵێک دوور و درێژە بەڵام ئیجازە من کورتیەکەمەوە ئەڵێ ئەو کات هاوڕێیانی ڕۆتی سوسیالیستی ملاحەزەیان هەبوو یا ئەم نووسێتی کێشەیان هەبوو لەگەڵ چوارچێوەی تەشکیلاتی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەو چوارچێوە هەر لە جێی خۆی ماوە ئەمە دووبارە کێشە دروست ناکاتەوە ئەمە وەک نیگەرانی یەک چاوی لێ کردووە ئایا ئەمە دووبارە نابێتەوە بۆ کێشە بۆ هاوڕێیانی ڕۆت و سوسیالیستی ئەگەر تێکەڵبینەوە لە داهاتوە پرسیارێکی لە جێ خۆیەتی اتفاقا من گەرەکم و لە ئەدامەی بەحسەکانم بێهێنمە سەرم نقطەیش بە جۆری کاژەماڵ بە نظر من جواویان بەحسەیدا کاژەماڵ باسی ئەوەی کرد بە درستی کە ئێمە هاتوین
بە چاوێکی ڕەخنەگەرانە بە ڕابردوو خۆمانە بە هاتوین گەرەکمانە ئیتر وەکو جاران لەسەر وشە لەسەر کەلمە لەسەر فلان اختلافێکی کە لەوانەیە ئەسڵەن لە ئەرزی واقع جێگایکی نەبێت لە تەخەیولی ئێمە بێ باسێکی نەزەری بێ کە بە ئەمڕۆژی ئێمە مربوط نییە ئەهاتین بە هەر حاڵ مشکلات سازە بوو مشکلاتی تشکیلاتی سازە بوو نەهایەتەن بە کێشە و جیایی ئەنجامیە بەڵام ئێستا باسەکە ئەوەیە ئەساسەن بە چاوێکی ڕەخنەگرانە لەسەر ئەمانە باسمان کردە قسە کراوە مەخسوسەن کۆمەڵە لەناو خۆیان بۆچی بە ئەم باسی حزب کۆمونیست من نێژەم زۆر چاکە ئەو کاتە کە ئەم بەحسە ڕەفیقەکان لەناو تشکیلاتی کۆمەڵە و حزب کۆمونیست مەترەیان کرد و فراکسیۆن بە ناوی فعالیت بە ناوی کۆمەڵە تشکیل بوو و نووساوەکانی بەحسەکانی عەلەنی کردوانە منێژم ئەگەر ئەو کاتە کۆمەڵە بەم بوو چۆنە کە ئەمڕۆز کاجەماڵ باسیەکە هەر بەم بوو چۆنە تەماشای قەزیەیە کرد جیابوونەوەیەک اتفاق ناکەوت ئەو جەمعە پێیان خۆش نەبوو خۆ لە کۆمەڵە بێنە دەرەوە لە حیزب کۆمونیست پێیان خۆش نەبوو بێنە دەرەوە بەحسەکە ئەو بوو کە بەبا چه ئشکالێکی هەیە من بەحسێکم هەیە قسەیکم هەیە بەحسێکی نەزەریم هەیە ڕێگەم بدەن لە کاناڵی تشکیلاتیە لەناو حیزبەکە بمێنم هاوڕێ و هەوگامی تۆ بم لە مەبارزە بەڵام لە عینەی حاڵە قسەکانی میش بکەم ڕێگەم بوو دروستکە کاناڵم بوو دروستکە باشە بەڵام ئەو کاتە چۆن من بە هەر حاڵ بە هەر دەلیلی وا بیر نەدەکراوەکو ئەمڕۆ باشە ئەو نوع اختلافکە لە بەجیایی منجەرە بوو من ئەمڕۆژیش ئەگەر بەیانی بچین و متحد بین و ڕوتی سوسیالیستی ملحق ببێ بە کۆمەڵە من کەمافی سابق هەرەو بەحسم هەیە بەحسێکی نەزەریە بەحسم هەیە ئەڵم حزب کۆمونیست تەلاش بوو تەلاشێکی سادقانە بوو چوینە پای هەر لە ڕۆژ ئەوەلیژە مخالفی هەبوو خو کۆمەڵە لە ڕۆژی ئەوەلی تشکیلی حزب کۆمونیست ئەوانەی کە مخالفی بوو خو نەیوت بچن بڕۆنە دەرەوە چون مخالفی تشکیلی حزب کۆمونیستە دوایی بۆچی وای بەسەرهات دوایی بۆچی ئەو کارەی کرد ئەمە پرۆسەیەکی 20 ساڵە است تۆشی نەقدیکەی بێژی لەکەی و لە چه مەقتەیەکە نوعی تەفەکر نوعی بچوونی کۆمەڵە بە نسبەتی مشکلاتی دەرون تشکیلاتی خۆی تاغیری کرد ئەمە تاریخیکە ئومیدوارم کە ڕفاقایك بێن لەسەرەوە بنووسن نەقدیکەن ئەم تاریخە نەقدکەن بیخەنە بەر دەم فعالینی چەپ لە کوردستان بەڵام وانە بووە کۆمەڵە ئەو تحولی بەسەر هاتووە وەگەنە لە ڕۆژێ وەڵا وانە بووە سۆزی دەسوژ ئێمە بڕۆین من هەر ئەو بەحسە لە تشکیلاتەکەم ئەڵم بە نەزەرم من ئیسەیش هەر بە ناو کۆمەڵە فعالیت بکەین من نازانم چێ بەسەرتێ نازانم قسەی من چەندە بردی هەیە ئەتانم چەندە خەڵکی پێ بە قەناعەت بگەێنم بەڵام مەودای ئەوەم هەیە ئیسا خیاڵم لەوە ڕاحەتە ئیتر بەم نەقدە بەم بەحسانەکە کراوە لەم چەند ساڵە ئیتر فەڕۆ خیاڵی لەوە ڕاحەتە کە ئەگەر لەنەوە کۆمەڵە فعالیەتی کرد مەسئولیەتیکیان پێدا لە حینی ئەنجامی مەسئولیەتەکەی قسەیژی کرد کەس نایژێ بێ تۆ ئەندام نیت کەس نایژی تۆ فەرمو بڕۆ دەرەوە تشکیلاتەکە گوێ ئەگرە بە قسەی من ڕێگەم بۆ کاناڵم بۆ دروستەکە بۆی کە قسەکانم بکەمەوە بەحس ئەمەیە ئەوەی کە کاتجەماڵ ئێژە بەعزە چەپێک بەعزە کۆمونیستێک هێشتا بە ئارمانگرایی مەسال چاولیەکەن ئەمە واقعیەتیکە ئەمە متەئەسفانە واقعیەتیکە من ئارمانم هەیە معلومە ئارمانم هەیە سوسیالیزم ئارمانمە کۆمونیزم ئارمانمە بەڵام لەسەر ئەوە گەرەکم نییە لە جامعەی کوردستانە چەپ متەحدکەم چون ئەزانم چەپ لە سکولار و غیرە مەذهبی تێدایە تا کۆمونیست مەعیار من ئارمانەکەم نییە ئەگەر گەرەکمە جنبشێکی عەزیم و واقعی لە کوردستانە خەمە ڕێگە و ڕەهبەری بکەم ناتانم مەعیارم ئارمانخایی بێ هەروەک لەنەو تشکیلاتەکەمیش ناتانم ئەوە بێ بەحسی من ئەوە نییە کە تۆ لە منتەها لەیە ڕاست تا منتەها لەیە چەپ ئەتانی لە ژێر سەختیکا کۆ بکەین نا
باس ئەوە نییە لە چوارچوی معەنە تو ئەتانی ئەم کارە بکەیت بەڵام لەسەر بچکترین اختلاف دروستکردنی ئەنشاب ئەمە غەڵەت بووگە تاریخ سابتی کردگە اشتباه بووگە ئەگەر مەجاڵ هەبێت لە فرسەتهای بعدی بنیامەتانە ئشارە بۆ بکە کە بەحسی کۆمۆنیزمی کارگەری و دروستبوونەوەی فراکسیۆنی کۆمۆنیزم کارگەری وانە چەندین نەخشی هەبوو لەم نەو ئەبووچۆنێک لە نەو کۆمەڵا یواش یواش پێگرد و تەسەلودی پیا کرد و کە بەداخەوە زۆرێک لە مشکلاتی ئێمە ئەو نەو نیگاهە بوو کە کرا من بە جورئەت دەتانم بێژم کادرەکانی کۆمەڵە چۆن لە جامعەی کوردستانە فعالیتیان کرد و مبارزەیان کرد و بە عنوان چەپ بە عنوان سوسیالیست و کۆمونیست لەو جامعە تەجروبەیان هەبوو مبارزەیان کرد بوو ئەوان وا بیریان نەدەکرد ئەوان بوویان زۆر ڕاحەتتر بوو قبولکردنەوەی نەزەرێکی مخالف نەزەرێکی موازی نەزەری خۆی بەڵام لە مەقتەی بەرەو ئەملا ئیتر ئەمە باسی ئەوە کرا من تاینەکەم لەگەڵ کی کارەکەم ئەم باسانە هەمومان لە بیرمانەوە شاید لە فرسەتێکی مناسبە تایبەتی لەسەر ئەم مۆزووە بتانین قسە بکەین بەڵام ئێستا تاوجێکە مەربوتە تاوجێکە بە ئێستا مەربوتە ئەوەیە کە با کاجەماڵی ژای کرد من چەپم سوسیالیستم کۆمۆنیستم لە جامعەی کوردستانە بە دنیا هاتووم ئەم جامعەیەژە 1001 مشکلی هەیە من بۆ هەر 1001 مشکلەکەشی ڕێگە حەلم هەبێت و قسەم هەبێت من جملە مەسەلەی ملی من جملە مەسەلەی بیکاری من جملە مەسەلەی ژنان ئەمە مغایر نییە لەگەڵ هیچی مغایر نییە یعنی ئەگەر کەسی بێبێژە مەسئلەی ملی مربوط بە تۆ نییە تۆ وەزیفەت جۆدانەوە بە مەسئلەی ملی نییە من پێم وایە بەهەرحاڵ یا متوەجه نییە لە ژیانەکە یا بەهەرحاڵ مشکلێکی فکری هەیە بە تۆڕ واقعی چۆنە بشتیوە من کۆمۆنیستێکم لە جامعەی کوردستانە زندگیەکەم یەکی لە مشکلاتی ئەم جامعە مەسەلەی نەتەواتیە کۆمەڵە پلانی بووی بووگە بەرنامەی بووی بووگە فعالیەتی بووی کردگە مبارزەی بووی بکردە پێشمەرگەی بووی بووگە چۆنە بێت تۆ ئەمە لێگەڕی پێدوا بێ ئەمە مەسئلەی تۆ نییە باش کاگە فەڕۆخ پەس وەڵام بە پرسیاری ئەو ڕێزت داوە کە باتەوە جوبەوەی کە کۆمەڵە دووری گرتووە لەم بۆ چوونە یا بە چاوێکی ڕەخنەگرانە لەو هەڵوێستەی خۆی ئەڕوانێت ئێستا هەز نەگەرانی نییە و ئەو وەڵام بەو پرسیارە بوو من چەندانە پەیامی تر هاتوون با من پەیامێک هاتووە بە فارسیە ئەڵێ هەموو و جیاییەک یا دابڕانێک نیشان لە ئینقلابی بوون نییە بەرعکسیەوەی کە تعدادێک پێیان وایە ئەگەر دابڕاون ئەمان ئینقلابی ترن ڕادیکاڵترن کۆمۆنیسترن نا ئێستا ئینقلابی بوون ئەوەیە کە حیزبێک زەعیف نەکەیت دیالۆگ بکەیت وتوێش بکەیت تەوافق بکەیت لەسەر کارهای مشتەرەک بە ئیمزاشی کردن سوێتی هاوڕێیەکتان لە شمالی کوردستان زۆر سپاس بۆ بینەرە پەیامەکەی تۆ دوور و درێژ بوو بە فارسیش بوو بەڵام من لەبەر کەمەی کات کورتم کردەوە خولاسم کردەوە هیوادارم مەفهومەکەیم گیان بێ کاک جەمال پرسیارێکیش بۆ بەڕێسانات بوو نووسی بووی کاک جەمال لە رابطە بە هەماهەنگی با نیروهای چەپ نووسیتە ئەبێ پێداچوونەوە بکەین بازبینی بکەین و لە تعریف لە چەپ ئەم پرسیارە ئەم وەڵامە تۆزێ مبهم بوو ئەتوانی وازەحتر تەوزیحدەی بەرمی ئەمە بینەرێکمان لە شاری سنە نردوێتی من ئەگەگەرەکم بە زۆر کورت و مختصر باتەوە بە وەختی بەرنامەکە جوابی ئەو پرسیارە بدەمەوە لە نظر خۆمەوە نازانم چەنە پرسیارە بۆ گوێگرە بەڕێزە من لەگەڵ ئەو فەرهەنگە نیم کە ئێستا چەپی متحەزبی پێ قەویە من لەگەڵ ئەو فەرهەنگە نیم کە دوای هەر دابڕانە خۆی بە موفەقە زانێت من لەگەڵ ئەو فەرهەنگە نیم کە هەر شکست و ناکامیەکانی فەوران ئەوە دەوەی کە بچێ سوراغی بگرێت بزانێت لەکوێدا فەوران بەسەر ڕەفیقی پەنای دەستەکە خاڵی دەکات من لەگەڵ ئەو بۆچوونە نیم کە
لەلایکەوە گرایشی کۆمەڵایەتی وەکو چەپ خەریکە کار دەکا فعالیت دەکا خەریکە خۆی نیشانەدات خەریکە شعارەکانی مەطرح دەکات بەڵام لێرە تەلاش دەکات بۆ تەفرقە دروستکرد من لەگەڵ ئەو فەرهەنگەری ئەو پێم وایە ئەو دەبێت قبولی بکەیت وەکو جەریاناتی چەپ ئەوە بە معنای ینی قبولی شکست یا کەم و کوڕی قبولی ئیشکاڵاتەکان تەلاشێکە بۆ ڕێگە دۆزینەوە تەلاشێکە بۆ تەغییر لەو وەزعیەتە کە ئێستا هەمانە ئەمە هاوسەنگیەک نییە لە بینی چەپی کۆمەڵایەتی کە هەیە بە ئەبعادێکی وەسیع لە سەتحی وەسیعدا خەریکە خۆی نیشاندا خۆی عەرزە دەکات چ لە ئاستی ئێراندا چ لە ئاستی کوردستاندا جێگە پێی چەپ لەکوێ دێ من ئەمە نەبینم هەر خۆم بە چی موەفەقم بەنابەرین دەبێت بیدۆزمەوە ئیشکال باسکردن نەیەمایەی یەئس و ناومیدیە بەڵکو نیشانەدا مسەممەم لەسەر چۆنیەتی تاغیرکردن ئەگەر دەڵم بە بڕوای من چەپ دەبێت بە خۆی دابچێتەوە منزورم ئەو جۆرەشتانە بە تۆری مشەخەستر ئارمان و ئارزوەکانی نەخاتە جێی واقعیەت قبولی بکات کە لە نێو گرایشەکەی خۆشتا وەکو چەپ بەڵێ ممکنە بۆچوونی متفاوت بێ قسەی متفاوت ببیسێت تحملی قسەی مخالف بکات بزانێت چۆن لەگەڵ مخالفی خۆی هەڵەسێت و دادەنیشت و بزانێت چۆن لە چه ڕێگایەکەوە و لە چه مەسیرێکەوە ئەتوانێت نفوس کات و ئەو ئاشتیە لە بینی خۆی و ئەو چەپە کۆمەڵایەتیە بە وجود بێنێت تەنیا لە ڕۆی شعارەکانەوە نییە تەنیا لە ڕۆی تەرحی ئیدعالەکانەوە نییە چۆنیەتی دۆزینەوەی ڕێگایە کە بتوانێت ئەوە ببێت بە گفتمانێکی سیاسی لە ئەمڕۆ جامعەی کوردستان و ئەمڕۆ لە جامعەی ئێراندا ئەوە ڕێگەیەتی بۆم پێم وایە کە یەکێک لەو کارانە کە کۆمەڵە وەکو سنەتێک لەنەو کۆمەڵەدا و هەمیشە نەقدی ڕابردوو خۆی کردووە دیارە کۆمەڵە زۆر نەقشێکی بەرچاو و گەورەی بووە لە بزوتنەوەی کوردستان و لە بزوتنەوەی رادیکالیزم و لە بزوتنەوەی چەپدا لە کوردستان و ئێستش بە بڕوای من یەکێک لەو هێزانەیە کە توانی وەکو بەستەری چەپ ناوی لێ دەبێن شک لەوەدانە بەڵام ئەمە بە ئاسانی بەدەست نهاتووە ئەمە هەمیشە لە نەقدی ڕابردووی خۆی بووە و لە نەقدا ڕێگەی دۆزیوەتەوە تەنیا بە نەیکردوتە تەقەدوسی بۆ خۆی هەمیشە تێکۆشا و ڕێگە ببینێتەوە ئەو کارانیش کە ئێمە لە کۆنگرەی هەژدەدا کردنا پێش کۆنگرەی هەژدەی دەستمان پێگرتو مەسەن بۆ نمونەیەک دەڵم نەقدی خۆمان لە تەسمیمێک کە ڕابردوو گرتمان بە نسبەتی ڕەفیقەکانی ڕۆتی سوسیالیستی و هەندوو هەڵقەدا دەبینێتەوە هەندوو ڕوانگاو دەبینێتەوە پێمان وانە بوو کاکە ئەوەی کە ئێمە دەیکەن دروستە ئەوەی کە ئێمە دەیکەن حەقیقەتی مطلقە ئەوەی کە ئێمە ژین هەمووی دروستە نەخێر ئێمە تەلاش دەکەین بۆ ئەوەی کە لە تەطبیقی سیاسەتەکانی خۆمان جەهەتەکانی خۆمان بۆ پەیوەند و ئێرتباتی و ئاشتیکردنەوەی لەگەڵ تحولاتی ناوجامعە کەندوو کەسبەکانی خۆشمان ببینینەوە ئیشکاڵاتی خۆشمان ببینێنەوە نەقدی بکەینەوە نەترسین نیگەران نەبین لەو نەقدانەدا ئێمە خەریکی خۆمان بەهێز دەکەین تۆتمشاکە هەر ئەو بۆ نمونە پێ هەر ئەو نەقدە کە کۆمەڵە کردی لە خۆی لە بەنسبەتی ڕابردوو تەیفێکی وەسیع لە ڕەفیقەکان ئێستا ملحەق دەبن بە کۆمەڵە نابن هاوکاری لەگەڵ دەکەن نایکەن هەر جۆرە بخۆیان پێیان خۆشە بەڵام ئین ئەکاسەکەی ببینەرە و نەکاسەکەی بە نەزەری و مثبت بوو لە جامعەدا مثبت بوو بە نیشاندا بابە چەپ جۆرێکی تریش هەیە ئەوە نییە هەر چێ دەیکا دروستە ئەوە نییە هەر کارێک دەیکا موفقە شکستی شەخوا بە موفقیتی دەزانێت وەشکستەکەی ناشکێنێتەوە بەسەر ڕەفیقی پەنادەستی خۆیدا بەڵکو ڕێگای بۆ دەبینێتەوە بە بڕوای من ئێستاگەرەکردنی ئیدعالیزێ بکەم خۆی کارێکی چکۆلەمان دەست پێ کردو لەگەڵ هاورانی ڕەوەندی سوسیاسی کارێکی چکۆلەمان لە مقیاسی تەلاشێک کە ئێمە ها لە دەستورمانایە بۆ بەهێزکردنی چەپ وەکو هێزێکی کۆمەڵایەتی لە جامعەی کوردستانەوە و بە تەبعی ئەوە لە جامعەی ئێراندا ئەمە کارێکی زۆر چکۆلەیە هەنگاوێکە وەسیلەیەکە بەڵام دەبینیت بە ئێستەقبال ڕوبەڕوو دەبێت و بە بڕوای من ئەگەر جوابی ئەو ڕەفیقەم داوێتەوە من پێم وایە ئێمە دەبێ خۆمان ئەویش زۆرتر لەوە خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە بتوانین زمانی حاڵی ئەمڕۆی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بین لە کوردستان لە ئێران و بتوانین ئەو
ئارزوو نیازەکانی خۆی ڕنگدانەوەی لە سیاسەتەکانی و لە تەلاشەکانی ئێمە ببینێتەوە نایبینێتەوە مەگەر ئەمڕۆ تۆ لەگەڵی پی نایبینێتەوە مەگەر ئەمڕۆ لەگەڵی هەستی و دانیشیش نایبینێتەوە مەگەر پێ بەسەر ئیشکاڵاتی خۆتان ببینێتەوە نایبینێتەوە مەگەر بزانێ ئەمڕۆ ئەو لە نتیجە ئەو سیاسەتێتەوە هەر ئەمڕۆ لە کوردستانە ئەو هەنگاوێک فقط هەنگاوێک چوتە پێشەوە نایبینێتەوە مەگەر ببینە توش تەلاش دەکەی بۆ ئەو کارە بە ئارزوو بە شعاردان و بە تەبلیغکردن ئەوانە جێبەجێ نابێت هەمان بینەر پرسیاری کردوەوە توێتی ئەوە وەڵام بە پرسیارەکەی من بوو بەڵێ کاکجەمال هەرەوە بوو ئەڵێ مەبەستمەوەیە بازبینی چی بوو بازبینی لە چی ئەوە ئەو شتانەی کە پێ باسی کرد کاکجەمال بەشێک لەو بازبینی لەو فەرهەنگ و لەو بەرخورد و لەوە بوو بەنسبەت چەپ بازبینی لە مەبانی فکری چەپ مەبەستی نەبوو تاوجێگەی من بە جوابی پرسیارەکەی کاکجەمال ئەم نیگەرانی لەوە هەیە لەو بازبینیە کە نامەفهومە بازبینی لە چی بازبینی لە فەرهەنگی سیاسی بازبینی لە ڕەوشی کار لە بازبینی لە ئیدۆ ئارمانەکان نییە من ئەمەم جاری پێشوش باس لە مقدمەی بەحسەکە وەختی تعریفی چەپم کرد نیگەرانی ئەو بینەرەمانەوە ئومیدوارم نیگەران نەبێ شاید من خراپ باسم کرد بێت یا دقیق باسم نەکرد بێت نەخی کۆمەڵە بە جریانێکی چەپ و کۆمونیستە ڕاهنمای ئەساسیەکەی مانیفستی حیزبی کۆمونیستی کە 150 ساڵەوە پێشنووسراوە ئەوە ڕاهنمایەتی بەڵام مەسئلە لەسەرەوەی چۆن ئەوە دەبێتە پێشەوە ئەمڕۆ ئەوە چۆن لە جامعەی کورد ئێران و کوردستان معنا بکەیتەوە بە هەموو پیچی دیگەکانیەوە بە هەموو کەند و کوسبەکانیەوە چۆنی معنا دەکەیتەوە ئەوە یەکڕاست معنا دەکەیتەوە یا ڕێگەی بۆ دەبینیتەوە کە بزانی ئەوە چۆن ئەتوانێت لەو جامعەی مەوردی نەزەری تۆ ڕنگ بداتەوە لە ژیانی کرێکار و زەحمەتکێش ڕنگ بداتەوە ویلا لە مەبانی فکری لە ئارمانەکان نەخێر ئەوانە هەمووی لەسەر جێخۆیت و لە نەزەر ئێمەشەوە سەحەتی خۆیان کەماکان بە قوتی خۆی باقیە بەڵام ئەوەی کە مهمە بزانی چۆنی دەکەی هاوڕێ فەرنوش لە ئەڵمان و پامێکی نردووە نوێتی یەکگرتنەوەی چەپ لە کوردستان یەکێک لەو خاڵە گرنگانە بووە کە هەمیشە کۆمەڵە ئەهمیەتی پێداوە نردنی ئەم نامە و پێداچوونەوە بەو بڕیاری کە کۆمەڵەش داوێتی بەنسبەت بە دوورخستنەوەی ئەم هاوڕێیانە لە کۆمەڵە لە ڕابردووە هەنگاوێکی جددیە بۆ ئەو مەبەستە ئەو بینەرە ئێستا بە جوابەکەی خۆی گەیشت دەستخۆشی لێکە کاک جەمال پرسیارێکاتووە بۆ کاک فەڕۆخی خۆشەویست کاک فەڕۆخ نازانم ئەمە چەنە مربوط بە تەوەری باسەکەیە بەڵام ئەو بینەرەمان لە شاری سەقەس خوایشی لێکردووەم پرسیارە ئارەستەی جەنابەت بکەم ئەوڵان ڕێز و سڵاوی بۆت هەیە پاشان وتوێتی کە نەوەیەک چەپ لە شاری سەقەز مشەخەسەنی شارەی پێکردووە هەیە کە زۆر لە ناو ئەهلی متالعە و خوێندنەوەن و ئەوەن بەڵام لە مەیدانی عمل لە کارهای پراکتیکیە کەم دەرەکەون یا ئەسڵان دەرناکەون ئایا بە بڕوای کافەڕۆخ ئەمانە ئەتوانن لەبەرەی چەپابن منش بەتاکید خۆ من معیارم ئەوە نییە کە ئەگەر تۆ خۆتت بە چەپزانی حتمما ئەشی دەغە و دەغ بە ئەندازەی من فعال بیت لە بوارە بە هەر دلیلی ئەو کەسایە ئەو کەسانە ئیسا خۆیان لەوە نابینن کە زۆر فعالی جنبشەکە بن یا لە کاروباری عملی جنبشەکە دەخالت بکەن لەوانەیە لە داهاتووەوان نمێنێتوانە بەڵام من پێم وایە هەموو ئەو کەسانە نەفقەت لە تەیفی ڕۆشن فکر لە ئەهادی جامعە لە ئەهادی جامعە بخصوص ئەهادی جامعە کە خۆی لەگەڵ ئەم ڕژیمە نابینێ خۆی لەگەڵ دەولەتی مەذهبی نابینێ سکولارە ئازادیها و دموکراسی بوو جامعە گەرەکە بەرابەری ژن و پیاوی گەرەکە عدالەتی اجتماعی داواکاری عدالەتی اجتماعیە حتا ئەگەر بە هەر دلیلی بۆچی نەکردێت کە ئەمڕۆژ دخالەتێکی مسمر سەمەر لەو جنبشە بکە چەپە دوای ئەو من نەخوام و نە هیچ کەسی دیکە بەو جایگا نازانم کە ئێمە دیار بکەین کی چەپ نییە یەکی اتفاقا یەکی لە ئەنتقادهایی کە بە ئێمە بە ڕابردووی ئێمە ئەتانێ وارد بێ ئەوەیە
کە من خۆم وەکو مەرجع دانابوو زۆر جوان جۆملەبەندیەکەم لەبیر نییە بەڵام وا بزانم نەقل بەقول ئاوا بوو لە نامەی کە وەختی خۆی بۆ ئەحزابی سیاسی و بۆ ئەفرادی سوسیالیست و کۆمونیستی ئەو سەردەمە بۆ تەشکیلی حزب کۆمونیست ناردرا وا بزانم ئەم جۆملەبەندی بوو کە دەرەجەی کۆمونیست بوونی ئێوە بە نزیکایەتیتان لەگەڵ حزب کۆمونیست ئەسەنجرێ بوو من بۆچی ئەچی مەرجع بم بوو من تاین بکەم کە چەندە کۆمونیست هەیە چەندە نییە چەندە چەپ هەیە چەندە نییە یعنی ئەمە شتە ئەمە غەڵەتە ئەمە اتفاقا ئەمە جزئی ئەو شتانسە کە کاجەماڵێژێ ئێمە لە ڕەوەش و کردار و ڕەفتار و نوع تەشکیلاتداری نوع بەسلاح هەمزیستی لەگەڵ ڕەفیقی خۆمانە بە ئەشی بە بازبینی بکەین ئەمە بۆ مانا نییە کە ئارمانەکانت لەژێر پاداناوە من هەر ئەو کاتیژە کە لەنەوە حزب کۆمونیستی ئێران نەماوم بەو دلیلە کە پێم وابووگە حزب کۆمونیست ناموافقە بۆ معنا نەبووە کە خۆم بە کۆمونیست نەزانیوە ئەلزامەن بەحثکردن و نەزەردان لەسەر حزب کۆمونیست یا ڕەتکردنەوەی بەلەحاظە نەزەری بۆ معنا نییە کە تۆ کۆمونیست نەماوی من هاتوومەتە دەرەوە کۆمونیستی ماوەم لەگەڵ ڕۆت و سوسیالیستیش بە شەهادەتی تاریخ لەم 12 ساڵی ڕابردووە یەک دانە مۆزێگیری یەک دانە نووسراوی مە یەک دانە بەرخۆدی کەش هەرچی ئەگەر خلافی ئەمە سابت بکە بێتدان شخصی لەسەر بکەین ئێمە هیچ کەس بۆ هاتنەوە دەرەوە لە حزب کۆمونیست یا ڕێتکردنەوەی حزب کۆمونیستی بۆ مانە نەبووە کە دەست لە ئارمانەکان و ئەهدافی خۆی هەڵبێت ئیسەیش هەر ئەوەیە خۆ ئیسەیش ئەگەر بێتە ڕۆت و سوسیالیستی لەگەڵ کۆمەڵی یەک بگرێنەوەوانە هەر کەمافی سابق من خۆم هەر بۆ فعال و تێکۆشەرەی ئەو ڕۆتۆ ئەو جۆمبشۆ ئەو چەپە ئەزانم ئەو سوسیالیسمە ئەزانم بەڵام تەلاشیشەکەم لە دیدگای خۆمەوە تەلاشیشەکەم ئەو بەحسانە جێ بخەم کە بابا ئێمە بەلەحاظ تاریخی خەتای کمان کرد ئشتباهی کمان کرد هیچ ئشکالێکی نییە بین نەقدی بکەین بین بەڕەسی بکەین ئەوە بە هەر حاڵ باسیکە کە مربوطە بە داهاتوو من نازانم چێ بەسەر پێ بەڵام فقط گەرەکم ئەوە بێژم کە من مەرجع نیم هیچ کەسی دیکەش مەرجع نییە کە تاین بکە کی چەپەکی نییە هەر کەسی بۆ خۆی تاین بکە زۆر باشەوە پرسیاری بینەرێکمان بوو لە شاری سەقس هیوادارم پرسیارەکەی وەرگرت بێت بینەرێکی تریش هەرو پرسیارەی کردووەتەوە کە من جارێک لەلایەن بینەرێکی ترۆ هاتبوو لێم پرسیت لە ڕابتە لەگەڵ حیزبی کۆمونیست ئێران هیوادارم ئەو بینەرە جوابەکەی خۆی لەو پرسیارەی پێشووی تر من ناچمەوە سەر و پرسیارە داوا لێ بردن لەو بینەرە عزیزاکەم کاک جەمال با من پرسیارێکی خۆمت لێ بکەم ئەوی شەوەیە تعدادێک هێشتا ئەوڵەن وتم لە سەرەتای قسەکانە وتم تعدادێکی ئێجگار زۆر بە تایبەت لە تەیپی کۆمەڵە و بەرەی چەپ لە کوردستان ئیستەقباڵیان کردوە لەم پێداچوونەوەی کە کۆمەڵە بۆ بڕیارەی ساڵی هەشتاهەشتی هەتاوی خۆی داوێتی بۆ پێی وایە ئەمە هەنگاوێکی عەمەلیە بەرەو پێش و ئیستەقباڵی کردوە لە نەو نامەی کە نادراوە بۆ ڕۆتی سوسیالیستی کە بگەڕێنەوە بەڵام هێشتا تعدادێک نیگەرانن یا دوودڵن لەوەی کە اتفاقیەکی داوا دووبارە بێت لەناو تەشکیلاتی کۆمەڵە ئەم ڕفیقانە بێنەوە یا ئەرم ڕفیقانە کەسانی تازەتر چ زەمانەتێکەیە کە لە داهاتووە کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێران لەبەر ئەساسی اختلافاتی نەزەری یا اختلافات بۆچوونهای کە لەگەڵ دارحاڵ تەناقوزی نەبێت لەگەڵ مەسایلی پایی تەشکیلات لەسەر مەسایلی ئەفکاری ئەوەی کە تۆ باست کرد ئاسۆکەت سوسیالیزم بێ معتەقد بێ بە کۆمونیزم چەپ بیت بەواقع بەڵام لەسەر اختلافاتی نەزەری جوزی جارێکی تر کێشەی ئاوا دروست نەبێت خەڵک دوور نەخرێتەوانێ لە نووسراوە شتەیە هاتبوون و خەڵکانێکی زۆریش بەمە دوودڵ یان نیگەرانن چه زەمانەتێکێ بەدەست جارە هیچ شتێکە خۆ ناتوانێت زەمانەتی ئەوە بکەی بەڵام بە بڕوای من ئێمە هەر چەندە لەو فەرهەنگە سیاسیە کە خۆی بە ساحب اختیاری کۆمونیزم دەزانێت خۆی دیاری دەکات کێ کۆمونیستە کێ کۆمونیست نییە
ئیدەکانی خۆی باوەڕەکانی لێ بووە حقیقەتی مطلق وەدا نەتیجە بنیامەکان بەر ئەساسی ئەوە هەڵدەسەنجێنێت نسبەتی تەئیدی نەزەراتی ئەو چونکە ئەو کۆمونیزم ئەوەیتر ئەو مەرجە کە مەرجع بۆ دیاری دەکات کێ کۆمونیستە کێ کۆمونیست نییە کێ لەگەڵ خەتەیە کێ لەگەڵەوە خەتە نییە کێ ڕاستە کێ چەپە ئەگەر ئێمە خۆمان لەو فەرهەنگە دوور نەکەوینەوە هیچ زەمانەتێ بە سەراحەت و بەڕۆشنی بەڵام ئێمە مسەمەمی ئومیدوارم ئەوە من قسەیەک دەکەم لە ڕنگدانەوەی لە مەباحثی پێش کۆنگرەکانمان نەقدێک کە لە خۆمامان کردووە مەباحثی کۆنگرەکە لە کاری کۆم بۆ ئامادە سازی کۆنگرە کرا مەباحثێک کە ئەم دەورە لە نێو ئێمەدا بوو ئەو ڕێگە لە نێو بۆ چوونە ئەو هینە لە نێو ئەمەدا زۆر زۆر قوی بووتەوە کە ناژم تەواوە بەڵام ڕنگدانەوەکە شارەوە فعالێتێکە لەگەڵ هاوڕانی ڕۆتی سوسیالیستی نەتەنیا ئەوان بەڵکو لەگەڵ تەیفێکی زۆرتر لە ڕفیقەکانێک کە پەراکەندەن بانگەوازەکەش بۆ ئەوان بوو لاین هاڵە و بە هەر جۆرە خۆیان بە مناسبی دەزانن ئەوە ڕنگدانەوەی دوور بوونەوە لەو فەرهەنگە کەسێک کە ئەمڕۆ بێ بڵێ من لەگەڵ حیزبی کۆمونیست پێم وایە موافق نەبوو بۆ بە چ دلیل ئارمان و ئەهدافەکەی ناوەتە ژێر پێ بۆ کەسێک هات کوتی ئەو سیاسەتەمان لەو ئەرسەیەدا غەڵەتە بۆ مەسەڵەن دەبێت من تەعینی کەم ئەوە دوور کەوتێتەوە نزیک کەوتێتەوە ئەسەن خەتی ڕسمی چه تەقەدوسێکەمە لێمان دروست کردووە کە ئەگەر کەسات کوتی کاکە ئەو خەتی ڕسمیەت تازە بڵام ئەگەر واش بێت ئەو خەتی ڕسمیە ئیشکاڵی هەیە احتیاجی بە بازبینیە نا ئەوە تۆ ڕاستی ئەوە تۆ لاداوە لە کۆمونیست ئەوە تۆ لادناوە لە سوسیالیست کەسێک کات کە کوتی کاکی گیان فلان مەسئلە و فسار مەسئلە و فلان سیاستمان فلان جەهەتگیریمانیشکان بۆ دەبێ بلافاسە تەداعی بکرێتەوە لەگەڵ ژێرپێنانی هەموو ئەسوول اعتقاداتی بۆ ئەمە خۆمان دەبێت لەوە دوورکەین ئەوە زەمانەتەکەیتی و فەرهەنگی ئازادمەنیشی و ئازاد ئەندیشی لە نێو خۆمانە پەروەردە بکەین هەم بە کردار ئازاد بین هەم بە فکریش ئازاد بین ئەوی وا بۆ ئێمە مهمە یەک دانە بەرنامە عملی سیاسیە یەک دانە استراتیژیە یەک مەوازینە سبحینێ من و ئەو کاک فەڕۆخە تەسمیمان هەیە لە حیزبێکا کارکەین من بۆ تاینێکم کاک فەڕۆخ چەنە ئەوەیە یا ئەو بوو چۆن ئەتوانێت تاینیکا بۆ من بەڵام من و ئەو پێکەوە موظف دەبین لەو چوارچێوە بەرنامە عملی سیاسی و موازینێکی اختیاریمان کرد تبقی ئەوان با کاک فەڕۆق یا کاک جەماڵ ئازاد بچێن نەزەراتی خۆی مەترەحکات بیکەم بە نەزەری ئەکسەریەت چی شکاڵی چییە بۆ دەبێت نیگەران بین بۆ دەبوونە بە احتمال بەنەفسی بۆ دەبوونە بترسین چییە ئەوەیە مشکلەکە ئەوەیە کە ئێمە لە حزبمان تەقەدوسێکمان دروست کردووە کەس پێ بێژێ کەس حەقی نەبێژێ پیشچاو بڕۆیە لە خەتی ڕسمیمان تەقەدوسێکمان دروست کردووە لە سیاسەتەکانمان لە جەهەتگیریەکانمان تەقەدوسێکمان دروست کردووە یەکێک تێ بێژێ کاکە ئاو تۆزێ خوارە حتا دروستی پێ یا غەڵەتیش بێ وەزگدانشین گوێ لێ بگرین قسەکانی بزانین کە دروستە قانەیەکەین قانە بوو باش نەبوو هەر ئیدامێ بدەن بلا فاسە خینە نقطە مقابلی خۆمانەوە بلا فاسە هەموو شتێکی لەسەر بەنظری من ئەو فەرهەنگە فەرهەنگێکە کە داری داوە بەسەر ڕۆحی چەپدا ئەو نوع فکرێت و عەقلێت داری لە چەپداوە لە موقعیەتی چەپداوە بەنابراین زەمانەتەکەی ئەوەیە ئێمە بوو خۆمان هەرچی زۆرتر لەو فەرهەنگە دوورکەوینەوە و تەلاش بکەین بۆ ئەوەی کە حیزبێکی زیندوو سیاسی فعال شاداب سازمان بدەین و بتوانین لەو جاهاتەوە کاروبارەکەمان بکەین و ببینە پێش خۆ بێستا ئەکسەریەت نەزەری ئەوەیە ئاوا کارکەین باش منی ئەقەلیەت دەبێت تەلاش بکەم دەبێت قبوڵی بکەمیتر قوانین و مقرراتەکەی قبول بکەم نە بە دەلیلەوەیەکە کەوتمە ئەقەلیەت هەموو شتێک تێک بدەم و حازم نەبم موقعیتەکەی خۆشم قبول بکەم هەموو شتێک هەموو حساب کتابێک تێک دەم و بە گرایشبازی و بە ئەو جۆرشتانە من دیاری دەکەم چەپەکە ڕاستە کێ کۆمونیسمە کێ ناسیۆنالیزمە ئەوە من دیاری دەکەم کە من دیاریم کرد تەواوەیتر ئەوە بکەم کە ئەو نوع فەرهەنگەکە لە نێو چەپدا دیومان ئێمە دەبێت لەوە فاصلە بگرین ئەگەر ئەو هاوڕێ عەزیزە پرسیارەکەوێت زەمانە چێ زەمانەت ئەوەی ئێمە دەبێت تەلاشکەین بۆ کار و ئومیدواریشم بکەین
و ئومیدواریشم یارمەتی وەربگرین لە هەموو دۆستان و لە هەموو ڕێبوارانی ئەو ڕێگایە و هەموو ئەو کەسانە کە دڵیان بۆ چەپ هەموو ئەو کەسانە کە دڵیان لێ ئەدا بۆ ئازادی بۆ بەرابەری بۆ ڕفاه بۆ خۆشببختی لەو کۆمەڵگایە هەموو ئەوانە ئەوە لە چەپ قبول مەکەن سەرزەنیشیان کەن چ وەزعەکە بۆ لە حەزەوە یارمەتی بدەن هەرچەند کاتی بەرنامەکەمان تۆزێک دوور و درێژ بوو بەڵام داوام کرد لە ڕفێقەکانی بەشی فەنی تۆزێک دەقەیەکی ترمان پێ بدەن بۆی باسەکان تاوکەن کاک جەمال ئەم هەنگاوی کە هەڵێنراوە بۆ ڕەوتی سوسیالیستی بوو ئەمە بۆ خەڵکانی تریش لەخۆگرێ بێگومان ئەوە ئەساسەن هەدەف ئەوەیە جامە وەسیلەی کە وتمان ئەمە هەنگاوێکی چکۆلەیە بۆ ئەو کارە ئەوە بانگەوازەی ئێمە بۆ هەموو ئەو ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبانە هەموو ئەو کەسانەیە کە ئێستاش دڵیان بۆ ئەوانە لێ ئەدات و خۆیان لەو بەرەیەدا دەبینن بانگەوازمان بۆ ئەوانەیە کە بە هەر جۆرە خۆیان بە مناسبی دەزانن ئەو سەفە تەقویەتکەن جا ئێستا با پێکەوە بوون کارکردنەوە خۆشبەختانە هاوڕێیانی ڕەوت بە نەزەری من تەسمیمێکی زۆر زۆر دروستیان کرد کە پێکەوە کارکردن یانە لە جەواری کۆمەڵەدا لە هاوکاری بە هەر جۆرە خۆیان بە مناسبی دەزانن و بۆیان دەگوجێت بەڵام مهم ئەوەیە کە ئێمە ئەو بەرەیە تەقویەت بکەین هاوڕێیان عەزیزانی من ئەم جامعە ئێمە لە ئاستانەی تاولدایە ئێمە ئەگەر بچینەوە مەقتەعی ساڵی 57 چمان دەکرد ئێستا با ئەو کارە بکەین ئەحیانەن گیرۆگرفتێک لێ لاو ئەحیانەن بەرخوردێک لەو ئەحیانەن ئیشتبایەک لەو ئەحیانەن دڵڕەنجی و دەڵەشاوەیەک لەم لاو ئەوانە نابێت بەرامبەر بەو حرەکەتە سیاسیە بەو نەقشە هەر کام لە ئێمە جا هەمومان پێکەوە دەتوانین بینوێنین لە ئەمڕۆ کوردستان و سبحینی کوردستان و ئێراندا نابێ خۆمان لەوە غافڵکەین و خۆمان بە مەگە کەسێک بە لەحازی فکریەوە یا بە لەحازی ئەوە مشکڵێکی بێ و بەحسێکی ترە بەڵام تا ئەو دێ خۆمان لەو ڕەوتا دەبینینەوە مادامەوەی کە پێیمان وایە ئەمڕۆ لە جامعەی کوردستانە زەمینەی ئیجتماعی هەیە کە چەپ خۆ بگرێت بە تۆری واقعی لە حەوا قسە ناکەین لە خەلا و قسە ناکەین بەنابەرین جێگی خۆیەتی هەموو ئەو عەزیزانە کە ڕۆژێک یا لە کۆمەڵە بوون یا نەبوون یا لە هەر کوێ هەن بە هەر شکل خۆیان بە مناسبی دەزانن بێن بەدەم ئەو بانگەوازەوە و کۆمەکەین بۆ ئەوەی کە ئەم جەهەتاچی زۆرتر تەقویەتکەین زۆر باشە هاوڕێ فەڕۆخ ئێوە چەندێک پێتان وایە دوای هەنگاونانی عەمەلی بۆ ئەم کارە و لەرحاڵ ئەوەی کە لێک نزیک بوونەوە یا تێکەڵاو بوون چەندێک خەڵکانی تر تەشویقە بن کە هەنگاو بنێن لەم مەسیرەیە حتما لەسەری وەسیە ڕەفیقەکان تەشویقە بن بەڵام ئەو ئەدەمی بێئێتمادیە کە لەو نووسراوی ئەو ڕەفیقێژە هەبوو وجودی هەیە کاک جەمال بە درستی جوابێکی زۆر بمناسب و درستی دا کە ئەو بێئێتمادیە ئەو نازانم ئەدەمی ئەتمینانە لە داهاتووە بەهەرحاڵ زۆر بە جوانی تۆزیحی دا من فقط شتێکی پێ ئیزافە ئەکەم ئەوەش ئەوەیە کە ئەگەر ئەو تەیفی وەسیە کە ئێمە قسەی لێکەین بێن ئێتماد بکەن هەر بەر ئەساسی ئەم قسەگەیدا ئێتماد بکەن و ڕابطەی خۆیان پچرتر بکەن لەگەڵ کۆمەڵە ئێستا بەو شکلە کە ئێمە خەریکی نەکەین یا بە قۆڵی کاک جەمال تەنگاتەنگ لەگەڵ کۆمەڵە لە ئەرتباط بن بە هەر شیوەیە کە خۆیان دەزانن بۆ خۆیان ئەبن بە تەزمینێک بوو ئەم کارە لە واقع ئەم مەگە ناژین تەزمینمان تەزمین چه تەزمینی گەدەن کە لە داهاتوە ئەمە ئەتفاق نەکەفێ بەشێکی ئەو نەقدەسەکە لە ڕابردووە کردێ ئەو نەو ئەبووچوونەیە کە ئەمڕۆژ کاک جەمال نمایندگیەکە کۆمەڵە نمایندگیەکە بەشێکیژی ئەوەیە کە ئەو جەماعە ئەو تەیفە وەسیعە بێت ئەسەم بێ پارێزگاری لێ بکە لەم فکرە یعنی لە واقع بۆ خۆی ئەتانێ هاتنەوەی هەمکاریکردنەوە تەزمینێک بێ بۆ ڕعایەتکردن و بەرقەرارکردنی ئەم تەفەکورە کە ئێستا هەموومان خەریکین قسەی لێکەین و پێمان وایە کە بەشتی گەیشتوین کە ئەتانێ ڕێگەی ئەتحاد و نزدیک بوونەوەمان لەگەڵ خەڵکانی دیکە تەزمین بکە ئەمە واقعیەتیکە و هێوادارم ئەلبەتە
من دیارە ئەو ڕەفیقانە بۆ خۆیان مختارن کە چۆن تەسمیم مەگرن چۆن رابطەیان تەنزیمەکەن بەڵام ئێمەش بیوەزیفە نین ئێمەش وەکو کۆمەڵە وەکو ڕۆت کە لە داهاتوو ئەگەر یەک بن وەکو مشتەرەکان ئەشی بەرنامەهایکیان هەبێ بۆ ئەم ڕێگە خۆشکردن بۆ ئەم نزیکایەتیە بوو سیمینار بوو بێت جەلساتی ئینتەرنێتی بوو بەهەرحاڵ هەر بۆ ڕەوەچی کە مناسب بەزانین ئەشی تەلاش بکەین زۆر باشە هاوڕە فەڕۆخ پامێکم بۆ هاتووە ئستقباڵی کردووە لە پەیوەستبوونی یا لە تێکەڵاوبوونی ڕەوتی سوسیالیستی کۆمەڵە و کۆمەڵە وەک ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران ئێستا هەرحاڵەڵێ هیوادارم ئەمە بە ئەمری واقع لە ئاوایی لە میانەوە تەلەفۆنی کرد پەیامی نردووە ببورن ئەوەشی نووسیوە ئەڵێت هیوادارم دڵی خەڵکی کوردستان بە زوویی بەم حرەکەتە گرنگە خۆش بکەن ئەوە نەش بزانن کە کۆمونیزم و سوسیالیزم شتێک نییە لە ناو ساکە بە ئەرمەغانی بێنن بۆ خەڵک لە ناو دڵی جامعەیە مەوجودە و ئێوەش ئەتوانن فقط لە یەک دەوریەکی جەمۆکەن ئەوەی کە کاک جەمال باسی کرد ئەو چەپەی ناو کۆمەلگا بەشێک لە ئامانجی ئەم بەرەیە ئەم کارەیە بینەرێکی ترمان لە شاری سەقس سوێتی پێشنەهادێکم هەیە بۆ هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ئەم هەنگاوە با تەنیا بۆ ڕەوتی سوسیالیستی نەبێت بەڵام بۆ هەموو ئینسانانەی بێت کە زەمانێک لە ناو سەفوفی کۆمەڵەیە بوون و ئێستا بە هەر دەلیل یا بە تەسمیمی خۆیان یا بە تەسمیمی تەشکیلات دوور خراونەتەوە و مەسیر فەراهەمکەن بۆی کە ئەمانش بگەڕێنەوە و درێژە پێدەری هەزاران ئینسانی گیانبەخ کردو و زیندانیانێک بن کە ئێستا لە زیندانن ئەلبەت خۆ باسان کرد هەردوو هاوڕێکە ئەم نامە ئەم هەنگاوە تەنیا بۆ ڕەوتنیە و مەبەستی ئەو بینەرە خۆشەویستش کە پەیامی نردووە لە شاری سەخزی ژەگرێتەوە کاک فەڕۆخ با هەر لای تۆ بمێنمەوە پرسیارێکت لێ بکەم هەنگاوی عەمەلی دوای ئەم ڕاگەیاندنانە یعنی ئێستا ڕاگەیاندنەکاندرا کۆمەڵە داواکاریەکەی نار پێشوازی لێکرا هەنگاوی دوایی چییە ئەگەر بە ئێمە و بە بینەرانی ئەم بەرنامەیە بڵێ من پێم وایە باتەوەجوو بۆیە کە ئێمە چەند ساڵێکە لە گفتوگۆ داین و چەند ساڵێکە زۆر ڕابطەی نزدیکمان هەیە لە زۆر بوارە پێکەوە مەشوەرتمان کردگە و زۆری لە بەحسەکان زۆری لە فکرەکان نەزەرەکان بۆ هەرتێک لامان ڕۆنە من وازانم پرۆسەیەکی زۆر توولانی گەرەک نییە کارێکی زۆر ئەجایب غەریب نەماوە کە ئەنجامی بدەین تەسەوورم من ئەوەیە کە ئەگەر کۆمیسیۆنێکی مشتەرک تشکیل بدەین بۆ ڕەفعوڕجووی مەساڵی فەنی زۆرتر وەگەنە من بە سەهمی خۆم هیچ مانەیەک نابینم لەسەرەوەی کە هەرچی زووتر ئێمە یەک بگرینەوەوانە ینی مانایەکی جددی ئەوەی کە ببێت بۆ عەمەلیکردنی ئەم هەنگاوە وجودی نییە ئەوە وا تێگەیشتم ببرن هاوکار پەیامێک بۆیەکە باش کاکڕ هەرحاڵ کاک جەمال ئەمە هەم پرسیارێکە بینەرێک نردوێتی هەم سوالی منیش بوو بەڕاستی ئەوە کاک فەڕۆخەڵێت هەنگاوی بڵێن مانایەکی جددی وجودی نییە کۆمەڵە چه ئەقدامێکە کا دوای ئەم ڕاگەیاندنانە من تاکید کەمەوە بینەرەی پێشوش باسی کرد کە ئەمە بانگەوازێکە زۆر لە مێژی شەوتومانەوە تاکیدمان لەسەر کرد و بانگەوازێکە بۆ هەموو ئەو کەسانێک کە خۆیان لەو بەرەیدا دەبین و بە نزیکی دەزانن بە هەر جۆرە خۆیان بە مناسب دەزانن فعالەتی سیاسی خۆیان و یا تەشکیلاتی خۆیان
لەگەڵ ئێمە بە جەریانی چەپ وەک کۆمەڵە بە هەر جۆرە خۆیان بە مناسبی دەزانن دەتوانن تعریفیکەن. ئەوەی کە لەگەڵ هاوڕیانی ڕۆتی سوسیالیستی کرا ئەو داوەتی ئێمە یای کارێکی یەکشەوە نەبوو. کاک فەڕۆقیش بە درستی باسی کرد. ساڵهایە ئێمە لەگەڵ ئەو ڕفیقانە لە ئێرتباتێکی نزیک داین لە زۆر مۆردا بەحث و تەبادلی نظرمان بووە بەن هایبەت ئەوەی کە زۆر جێ سەرنج بوو مۆزەعگیری ئێمە بەرامبەر بە تحولاتی سیاسی. ممکنە دوباری تشکیلاتی و بەعزێک مەسەڵەن ملاحزەمان لەسەر یەکتر بوو بێت، بەڵام ئەوەی وا مهمە بۆ ئێمە بزوتنەوەیکی ئاعترازی کە ئەمڕۆ لە ئێران و لە کوردستان لە جریاندایە و ئەو مۆزەعگیریانە بەرامبەر بەو ئاعتراز و مبارەزاتانە کە هەیە ئێستای و داهاتووی ئێمەی بەو قەنەعاتە گەیان کە دەتوانین دلیلیشی نییە لە دوو ڕێکخراودا بین. ئیتر دوای ماوەیەکی زۆر بەحث و تەبادلی نظر بەو نەتیجە گەیشتوونەوە داوەتمان کردو هاوڕیانی ڕۆتیش خۆشبەختانە و بە بڕای من بەو پڕی احساسی مەسئولیتەوە جوابی مثبەتیان داوە بە قەزیەکە. منیش پێم وایە مانەیەک نییە بەڕاستی، یعنی مانێکی من تەسەور دەکەم لە داهاتوویکی نزیکا شاید لە هەفتە و دوو هەفتەدا ئێمە کۆمیسیۆنێک دابنین، کۆمیسیۆنێکی مشترک کە بەعزێ ئیقداماتی عملی و فەنی و تشکیلاتی هەیە ئەوانە جێبەجێ بکەین و من تەسەورم وایە لە داهاتوویکی نزیکە ئەوە ئێمە دوای حلی ئەو مەسایلی فەنی و تشکیلاتی وانە بە هاوکاری و بە یارمەتی هاوڕیانی ڕۆتی سوسیالیستی دەتوانین ئەو مەسئلەیش پرۆسەکە بەنجام بکەین. زۆر باشە. من چەند پەیاممان بۆ هاتووە، بەشێکی چون ئەزیاتر پیرۆزبای شتە بووە یا ئیبرازی خۆشحاڵی بووە لەوەی کە ئەم هەنگاوە خەریکە ئاگاتە بواری جێبەجێکردن و عملی بوون. شەوگار لە کەڵاتەرزان ئێسش کۆمەڵێک بەناوی کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی دەهی 60 لە پەیوەستبوون و تێکەڵاوبوونی ڕەوەندی سوسیالیستی و کۆمەڵە زۆر خۆشحاڵین بۆ ئێمە و بنەماڵەی گیانبەخکردوان هەنگاوێکی ئەرزەندەیە بە فارسی نووسێتی، هیوادارم پیرۆز بن. شەوگار وتم لە کەڵاتەرزان، شەماڵ لە بانە، ڕێباس لە بانە بە هەمان مەفهوم بە ئەوش ئیبرازی لوتفیان کردەوە بە بەرنامەکە و سڵاویان ناردووە بۆ هەردوو میوانی بەرنامە و ئەوانش ئیبرازی خۆشحاڵیان کردووە. ئەوانە چونکە سوال نەبوو زیاتری تێمپەڕاندن، بەڵام ئەوە ئیساوا گەڕێمەوە بۆ سەر پەیامەکانیان. حتمما لە فەیسبووکیش کە من ڕاستەکەی کنترۆڵم نەکرد کۆمەڵێک دەستخۆشی و پەیامە هاتبوو بۆ بەرنامەکە و ئیبرازی خۆشحاڵیان کردبوو لە پەیوەستبوونەوەی دووبارەی ڕەوەندی سوسیالیستی بە لەگەڵ کۆمەڵە بە یەکترین. کاک فەڕۆخی خۆشەویست، من پرسیارێکی تایبەتیم نەماوە. شتێک هەیە من لە پرسیارەکانی من یا بینەرانە نەهات بێت و تۆ بدەوێت لە جەرایانی ئەم باسە تەکمیلی بکەیت یا شتێک کە پێت وایە بێ ئیشارەی پێ بکەیت؟ زۆر سپاس بۆ ئەو کاتێکە ئەو دەرفەتەن بە منتان ڕەخسان بوو باسکردنەوە لەسەر مۆزووە. من تەنیا شتی کاتانم بێژم ئەوەیە کە ڕوو بە فعالینی چەپ سوسیالیست و بەتایبەت فعالینی کۆمەڵە ئەوە بڵم کە شەرایطەکە زۆر هەمووتان نەیبینن، شەرایطی ئێران، شەرایطی کوردستان لە مۆقعەتێکی زۆر ئاستەم دەین. یعنی جمهوری ئیسلامی لە واقع کەمەر بە قەتلعامی خەڵکی بەستووە، خەڵکی لەسەر خیابانن، لەسەر شەقامن بۆ نانی سەر سفرەی خۆیان لە واقعی تر گەیشتونەتە ئاخری خەت. باشە ئێمە ئەحساسی مەسئولیەتی زۆرتر بکەین، چ وەکو حزب، چ وەکو تشکیلات و چ وەکو ئەحاد ئەحساسی مەسئولیەتی زۆرتر بکەین. ئەگەریش ڕخنەیەک هەیە، گلەیەک هەیە لە ڕابردووە
انتقادێک هەیە بە لە بەرچاوگرتنی شەرایطی ئێستا چەشپوشی بکەینەوە و هەدەفی ئەسلی دابنین بوو ئەوەی کە تەقویەت بکەین چەپ لە کوردستانە تەقویەت بکەین بۆ هەرچی زۆرتر نەخشتوهاندن لە داهاتووی کوردستان و ئێران. زۆر سپاس کاک جەمال هەروە ئەگەر شتێک نەوتراوە لە پرسیارەکان نەخێر زۆر سپاس پێما بە کافی زۆر سپاس ئەو قسانەی ئاخری کاک فەڕۆق کافی زۆر باشە سپاس بۆ ئەو بینەرانەی کە پەیامیان نرد سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون بینەری بەرنامەی ڕاوێژ بوون سپاس بۆ دوو میوانە خۆشەویستەش کە کاتێکی زۆرماندانە کاتر لە سەعات و نیوێک ئێمە دانیشین ئەم باسەمان تاوتوێ کرد تا بەرنامەی داهاتووی ڕاوێژ تا حەوتوی داهاتوو بژین بە شادی و کامرانی.